ساڵتان لەبێ لە شەوی 23 ڕەمەزان لەگەڵتانم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە. لە تەوەری یەکەمدا باس لە ئاشتی و پێکەوەژیان لە مانگی ڕەمەزاندا دەکەین لەگەڵ مامۆستایەکی ئاینی، وەروە لە تەوەری دووەمیشدا کە تایبەتە بە تەندروستی باس لە شێرپەنجە دەکەین لەگەڵ دکتۆرێکی پسپۆردا. بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەرەکانمان، پاکێجێکمان هەیە سەبارەت بە پرسەیە لە بەرامبەر بەشداریکردن و خوێندنەوەی قورئانی پیرۆز لە پرسەی شەهیدانی شەڕی دژی داعش. بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی سۆران مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ژمارێک لە مامۆستای ئاینی وەروە قورئان خوێنانی دەڤەری سۆران ڕێخستووە بە حکمی ئەوەی کە دەڤەری سۆران ژمارەیەکی زۆر لە شەهیدی داوە لە شەڕی دژی داعشدا. بابێکەوە بینەریان پاکێجە بین. بەرامبەر بەشداریکردن و خوێندنی قورئانی پیرۆز لە پرسەی شەهیدانی جەنگی دژ بە داعش بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی سۆران ڕێوەڕسمێکی ڕێزلێنانی بۆ ژمارەیەک مامۆستای ئاینی و قورئان خوێنانی دەڤەرەکە ڕێکخست. بە پێویستمانزانی لە پێشوازی شەوی قەدری پیرۆز کە شەوی هاتنەوەی قورئانی پیرۆزە مەراسیمێکی ڕێزلێنان بۆ ژمارەیەک قورئان خوێنی سنوورمان ساز بکەین. ئەوانەی لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی دیاریان هەبووە لە مەراسیمی پرسەی شەهیدان، ئەمەش هەم ڕێزگرتنێک بوو بۆ جانی پاچی شەهیدان و لە هەمان کاتیشدا ویسمان ئەو بەهرە شاراوانی دەنگخۆشی کە لەم سنوورە هەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ میوانان پیشان بدەین، چونکە بە درێژایی مێژوو ڕۆڵی گەلی کورد لە خزمەتکردنی قورئانی پیرۆز لە ڕووی دەنگخۆشیەوە مێژوویەکی دوور درێژە. قورئان خوێنان پێیان وایە بەشداریکردن و خوێندنی قورئان لە پرسەی شەهیدانی باشووری کوردستان وێڕای ئەرکی ئاینی هاوکات ئەرکێکی نیشتیمانیە. ئێمە وەکو کۆمەڵی قورئان خوێنانی شاری سۆران لە چەند تازیەکی شەهیدەکان بەشداریمان کردووە بە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز. لەبەر ئەوە ئێمە هەرچەند ئەرکێکی ئاینیمان بەجێهێنا بڵام لەو کاتیشدا ئەرکێکی نیشتیمانیمان بەجێگەیان بۆ ئەوەی سەبووری کەس و کاری شەهیدەکانمان بدەینەوە. ئێمە هەر کاتێک مەسەلەن کە قورئان خوێندنێکە بێ یاخود تازیەکە بێ قورئانمان تیا خوێندووە الحەمدولیلا، بەڵام لەو کاتەشدا ڕێزیشمان لێگیراوە وەکو ئەو مەراسمێ ئەمڕۆ کەسی کەس لە قورئان خوێنەکانی شاری سۆران دەنگخۆشەکانی شاری سۆران بەشداریان تێدا کردووە. لە ڕێوەڕسمەکەدا سی قورئان خوێنی دەنگخۆشی دەڤەری سۆران خەڵات کران و ڕێزیان لێگیرا. ئەوانە ئەو مرۆڤانان کە لە پرسەی شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان ئەوانەی لە پێناو بەرگریکردن لە خاکی کوردستان جانی خۆیان بەخشیوە، ئەو مرۆڤانە لە پرسەی ئەواندا بە خوێندنی چەند لە قورئانی پیرۆز ئارامیان بە دڵ و دەرونی کەسوکاری شەهید و بەشداربوانی پرسەکان بەخشیوە. تەیفر محەممەد، کوردستان 24 سۆران.
بەڵێ لە تەوەری یەکەمدا مەلا عیماد گوانی پێشنوێژ و تارخوێن لەگەڵم دەبێت بۆ باسکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان ئەویش ئاشتی و پێکەوە ژیانی ئاینیە لە بەتایبەت لە مانجی ڕەمەزاندا. مامۆستا بەخێر بێت. ئاینی ئیسلام چۆن باس لە ئاشتی و پێکەوە ژیان دەکات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سپاس بۆ جەناوی بۆ دەرفاتتان بۆ تۆش. سەلامت بیاخوا. لەخوای پەروەردگارەکەم ڕۆژ و نوێژە هەولایەکمان قبول بکە ئینشاءالله. طبعا ئەگەر باسی ئاشتی و تەبایی و برایەتی و بەیەکەوە ژیان بکەین لە ئیسلامە، پێم وابێ ئەوەندە باس کراوە، ئەوەندە شتەکان تکرارکراونەتەوە تقریبا بووتە شتێکی بەدیهی لەلای هەموو کەسانەی کە ئەگەر بێت و سەرەتای معریفەیان هەبی بە ئیسلام، وهروە سەرەتای معریفەیان هەبی ئەبجەدیاتی معریفەی ئیسلامی بزان. طبعا ئیسلامەتی خۆی لە هەندێک سەرچاوە ئەبینێتەوە، گرنگترین سەرچاوەکانی قورئان و سونەن، قورئان و کتێبی خوای پەروەردگار جەل جەلالوه و هەروە سونەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم تەواوکرد و تەفسیری قورئانێکی خوای پەروەردگار لە مرۆڤ و بەشەریەت ناردوێت. ئەگەر بەس تەنها باسی ئەو دوانە بکەین، تەماشا ئەکەیت کۆمەڵە دەقانێک هەن باس لە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و برایەتی و خۆشبەختی ئینسان و مرۆڤەکانەکەن. خۆ ڕەنگ بی هاتنی ئیسلامەتی خودی خۆی هەر بۆ ئەوە بوو بێت ئەو ئاشتەیە کە بەرقرار نەبووە، ئەو ئاشتێکە لە نێوان مرۆڤ و کۆمەلگا و لە نێوان تاکەکان خودی خۆیان و لە نێوان خێزانە بزر بووە، خوای پەروەردگار ئەو دینی ناردووە تاوەکو ئەو عنسوڕە ئەساسی کە بزر بووە بەواسطەی ئیسلامی لە نێو کۆمەلگادا بیسەپێنی. بەڵێ باشە مامۆستا تۆ گوتت زۆر جار باسمان لە ئاشتی و پێکەوە ژیان و ئاشتی کردووە، بەڵام لە هەمان کاتدا توند و تیژیش هەر بەردەوامە و کێشەکان هەر بەردەوامن. پێتان وایە بە باشی لەو پەیامە تێنەگەیشتون؟ پرسیارێکی جوان ڕەنگ بێ و پرسیاری ڕۆژگار بی. باشە کاتێک ئێمە باسەکەین یەک لە ناوەکانی خوای پەروەردگار سەلامە، کاتێککە باسەکەین دروشت موسڵمانان ئەسەلام عەلەیکومە، کاتێککە باسەکەین لە ناو نوێژە کە کابرا کۆتایی بە سەلام دینی بە نوێژ دینی ئەسەلام عەلەیکومە لەسەر جیران و برادەرەکانی، کاتێککە باسیەوەکەین خوای پەروەردگار سەلامی کردوتە دروشمی ئینسانی ئیماندار لە بەهەشتا، باسیەوەکەی خوای پەروەردگار کە حەزرەتی ئادەمی دروست کردووە، یەکەمین شت کە حەزرەتی ئادەم تەکەلومی پێ کردووە گۆی کردووە، پەیدی یەکەمی حەزرەتی کە باوکی بەشەریەتە سەلام بووە لە مەلایکەتەکانە. باش ئەگەر بێت ئەو هەموو شتانە هەبن، ئەی باش ئەو هەموو خۆڕشتنە دەی باش ئەو هەموو کوشتنە و هەموو گرتنە و هەموو تیژە دەرەنجامی چی. یعنی ئەوە طبعا لەوانەیە بەحسی زۆری لەسەر کرابی، بەڵام گەورەترینیان ئەو تەفسیری هەڵەیە کە لە بۆ دەقەکانە کرێ. بەڵێ یعنی زۆر جاری وە هەبووە لەوانەیە ئەوە هۆکاری تایبەتی خۆی هەبن. طبعا ئەوە وەکو ئەوەی وایە ئێستا مەثەلەن شەریکەی مارسیدیس یانە شەریکەی BM ئەو سیارە مەشهورانە و شەریکە مەشهورانێک کە سیارە بەرهەمدێنن، یان ئەگەر باس بکەین برن وڵا کابراایکی سەریع ڕۆت و سیارەکەی لێ خوڕیوە لۆمە شەریکەی بکەین بڵێن وڵا نابە شەریکەی دروست بکردبانە بخۆی طبیعەتی بەشەریەت، یان وەکو ئیبن خەلدون باسی ئەکا بەشەریەت طبعی سراعی هەیە، طبعی لەبەر یەکڕاچوونی هەیە. کاتێک خوای پەروەردگار دینی نەری بۆ ئەوەی تەعلیمی ئەو طبعە بکە هەتاوەکو ئەو طبعە بێتەوە سەرڕێگا. بۆیە تەماشا ئەکەیت ئەو کەسانەی کە دوورن لە دین، کاتێککە لە دین حاڵی نابخۆی هیچ عنسوڕێک بەقەدەر عنسوری دین خەتەر نییە کاتێککە بە غەڵەتی بەکاردێ. جەمە بەستی من لەوەیە کە غەڵات بەکاری دەهێنن بەتەکید تەفسیراتی غەڵەتی لە بۆ دەکرێت. زۆر جاری وها بوو مەثەلەن لەوانەیە کابرا بووە غەڕەزی سیاسی لە پشتە جاری وەیە، غەڕەزی اقتصادی لە پشتە جاری وەیە، غەڕەزی اجتماعی و کۆمەڵایەتی لە پشتە، یان ئەو دەقانە کە تەفسیرەکرێن ڕەنگ ئەوە نەبی کە خوای پەروەردگار داوایەکە. بۆیە تەماشا ئەکەیت وەکو ئەو عیلاجەی لە دەیکە کابراایك بستە لای دکتۆرێکی عیلاج وەربگری، بەڵام عیلاجەکان بەپێی ئەو لیستەی کە دکتۆر داوێتی یاخود بەپێی ئەو ڕێنمانەی کە دکتۆر داوێتی بەکاری نینی، دەرەنجام کابرا توش سەبی توش تهدیداتی مەترسیدارەبی یاخود ئەو شتانێکەوە تهدید لە ژیان ئەو کابراایکان ڕەنگی ئەگەریان یەکجار زۆر بی. خۆ لێرە ناکرێت لۆمەی دکتۆری بکەین، لۆمەی ئەو کەسەیە کرد کە شتەکانی بەخراپ بەکارهێناوە. باش پێتان وانیە لەم سەردەمەدا ئێمەش پێویستمان جارێکتر بە تەفسیرکردنی قورئان بێت بە جۆرێک کە لەگەڵ سەردەمی ئێستاە بگونجێ، بۆ ئەوەی لەم هەموو تەفسیرانە دوور بکەین. یەک حەقەت هەیە، یعنی لە ئیسلامەتیە تەماشا ئەکەیت پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم قورئانی تەفسیر نەکردووە. بەڵێ یعنی ئەگەر بێت و کەسێک هەبووە کەوا شایەنی قورئان تەفسیرکردنی بێت پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم، بەڵام بۆ تەفسیری ناکا لەبەرەوەی قورئان ئەکرێتە چەند بەشێکیان ئەوە دەقی نەگۆڕن، دەستکاری ناکردن إلى يوم القيامة، ئەوانەی کە لەگەڵ طبیعەتە نەگۆڕەکانی بەشەرە یەکدیکاکردن وەکو جانبە عیبادەتێکان.
هەشیانە قابلی گۆڕانکاریە قابلی خوێندنەوەی نوێە بەڵام ئەوەی خوێندنەوەی بۆ ئەکە ئەبێ ئەوانە چێ بن چێن ولەما طبعا باسییان کردووەوانەی کە دەقیقان تەفسیرەکەن چێن ناکرێت مثلا نەفرێک لەو لای بێت و کەلمەی عەرەبی بزانی بێت خوێندنەوەی تەفسیر بۆ دەقیقان بکە یانە گەنجێک کە چۆتە مزگەوت دوو ناملکی خوێندوتەوە بێ دقێکی مثلا تەفسیرێکی سەر بخۆی دەقیقان بکە نەخێر ولەمان کاتیشە حتى ئەو تەفسیرانەی کە کراشن زۆر جاری وهەیە غەدر لەو تەفسیرانە ئەکرێ زۆر زاریسان لە زۆر بەرنامە لە زۆر تەلەڤیزیۆنا گوێی لێ ئەبی تەماشا ئەکەیت کابرا هەجومی سە مفەسیرێکەکە ئاوای گوتووە کرد کاتێک کە ئەتوانێت دەگەڕێیتەوە تەماشاکەی قسەی مفەسیرەکەی لە سیاقدا بڕێنراوە قسەکە هێنراوەتە دەرێت لە بۆ غەرەزە چتیکە بەکاراتێ وەکو ئەوەی واکە تو بڕێ وەیل للمصطفى وەیل للمصلین جەهەنەم لەو کەسانەی کە نوێژە ئەکەن بەبێ ئەوەی کەوا پێشی ئاەتەکەی بخوێنیوە پاش ئاەتەکەی بخوێنیەوە زۆر گرینگە فعلا ئێستا جوود هەیە جوودی زۆر گرینگ هەیە و تفسیراتی نوێ دەکرێت بەڵام بەمعنە ئەوە ناکە قورئان بکەوێتە ژێر هەوای ئینسانەکان بکات ژێر ئەو حەزێک کە ئینسانەکان هەیەی بۆ ئەوەی کە ئەتۆ غەرەزێک هەیت ئەمن هەیتم ئەتوایت تەوی دیکەیتی بە کەیفی خۆی مەبەستی من لە چیە مامۆستا مەبەستی من لەوەیە بۆ منە هەرمی کوردستان و بە تایبەتیش حکوومەت ڕێگری لە تەفسیراتی دیکە بکە بۆ منە ئاشتی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتی لێرە تێک بدات پێتان وانە خۆتان وەکو مامۆستایانی ئاینی هەوڵ بدەن بۆ ئەوەی تەفسیرێک بۆ قورئان دابنێن کە بۆ من لە هەرێمی کوردستان هەمویان لەسەر ئەمە بڕۆن وڵی کاکۆڤان من ڕاستی ینی قەنەعەتە شخصیە لە لام دروست بێت دوای ئینسان ممارەسەی شعاری خۆیەکە مەسەلەن ئیسلامەتی وەکو شعارێکی شخصی دوایەوەشەمە وەکو لە حەقلی معرفی ئیسلامیە ئیشەکەی من بەقنەعەتە من کۆمەلگای کوردی مسالمترین کۆمەلگایە کە هەتاوەکو ئەلعانە تەسیراتی دینی ئینشقاقاتی دینی نەکەیتە ناوێ پێم وایە زۆر جاری باشتەکان نینە دروست دەکرێت یعنی ئەوە پەیوەنددارەکانشمان زۆر جار ئاگادار کردیتەوە مەثەلەن زۆر جاری وا بۆ ڕەنگبی هەندێک بابەتەنەی قابلی و ڕوژاندن نینە مەثەلەن بنمونە ئەمە لە ئیسلامەتێمە لە کوردەواری خۆمان مسلمانی نازانم سەتا چەندە بەڕاستی پێوەرەکەم لە بەردە بەسەوەی کە گوێم لێ دەبی 1970 و 1970 ئەوانەیە دقیق نیم لە خاتری مەسئولە لە قسەکەی خۆمە بەڵام دوای ئەوەشە مەثەلەن مەذهبمان شافعیە مەذهبی ئێمە مەذهبی شافعی زۆری خەڵکی مسلمان ڕاڕەوی ئیمامی شافعی تەطبیقەکە لە شعائیر و لە عیبادات و لە معاملات و لەو شتانە کاتێک کە ئەتو دێی مەثەلەن جانبی سیاسی دێ مداخلە ئەکا جا مەثەلەن هەر جانبێک دێ بە حەزی خۆی شتێکی تەفسیرەکە ئیشکالیات دروستە بی بەرژەوەندی خۆی طبعا ئێستا من مشکلی ئەوەم نیە مەثەلەن لۆ بێم مەثەلەن لە هەولێرێ حوسێنێکی شیعە بکەمەوە کاتێک تو دەی حوسێنێکی شیعە ئەکەیەوە ئیشکالت تۆ دروستە بی سبەینی ئاخر اختلاف ڕوەدەکە اختلاف ڕوەدا سلمی کۆمەلگا تێکەدا دوایەوە مەثەلەن ئەتو بەهائیت نینە لۆ دە ئیجازەی دێ بەهایی هەتا قسمێنی بن مەثەلەن بەناوی ئەوەی کە مەثەلەن تعدودیت لە کوردستانی بەخر مشکلت تۆ دروستەکە ئەتو قادیانت نینە کاتێک ئەو فرقانت نینە دوای ئەوەی کە ئەتو دەی ئیشکالیت لۆ دروستە کە دەی مەجالی ئەدەی بەناوی تعدودیت سبەینی ئیستیدام ڕوەدا مەثەلەن لە کوردستانە نەمانزانێت کەسێکی زەردەشتی هەبی کاتێک خەڵک ئازادە لەوەی کەچی اعتقادی کەبوونی هەیە کاتێک کە ئەتودەی بەڕسمی اعتراف پێکەی تعاملی لەگەرکەی و دەیهینە پێش و دەتەوێت بیکەیتە دینێکی مقابلی دینی زۆرینەی خەڵکەکەی لەوانەیە سبەینی ئیستیدامت تۆ دروست بکە کە نیتت درستی مەکە کە هەش بوو ڕێزی لێ بگرە بەڵێ باشە بۆچی زیاتر کێشەکان لە نێو وڵاتانی ئیسلامیدا زۆرە هۆکارەکەی چییە؟ وڵای کاکۆڤان طبعا ئەوە هۆکاری زۆرن هۆکاری دەرەچی هۆکاری ناوچیشی هەنا لە هۆکارە ناوچەکان طبعا عنصوری پەروەردە عنصوری تەربیە عنصوریەکی زۆر گرینگە ینی خەڵکی ما بەخۆمان مەثەلەن هەریەکە لە من و لە تو زۆر جارەوارێم لە ماڵێ مەثەلەن ئێستدام لەوانەیە لەگە دایکە منداڵە دروست بی لەسەر ترساندنی منداڵە یعنی مەثەلەن مەسەلەی هەر ئینسان کاتێک کە دەلانچێ دەدرێت تەماشا ئەکا کابرا ئەو پڕی محاوەلاکە خۆ لەولانکەی دەرباز کە پێی دەرباز ناکرد یانە زۆر جاری وایە مەثەلەن لە گچکەیەوە فێری توژی ئەکرێن فێری ئەوە ئەکرێن کە لە شتی بترسین فێری ئەوە ئەکرێن کە لە دەوروبەرمان بترسین یعنی گەورەترین مشکلە لەو ڕۆژانە خەریکی خوێندنەوەی کتابێکی بوو مفەکرێکی ئیسلامی هەیە بەناوی دکتۆر ڕشدی فەکار طبعا ئەو کابرا لە ساڵی 1970 مرشح بوو لەوەی جائزەی نۆبڵی پێ بەخسری لە ئاداب ئینسانێکی زۆر بەتوانە یەک لە قسە جوانەکانی دەڵێ کاتێک کە ئینسان نەقسی معریفەی هەبوو محاولاکە بە توتیژی پڕی بکاتەوە ئەگەر بێت و مەجال لەو بەشتێکی دیکە پڕی بکاتەوە
تو کاتێک کە گەنجە بینی ئەو گەنجە لە عالمی ئیسلامیا ڕیشێکی بەرداوەتەوە و دوای ئەوە تەماشاکە بەستە نابڕۆی بێت تەفسیرەی هەیە کە ئەو لە بۆ ئیسلام ئەکا بڕۆ پاشبینێکی بینە لە لای کۆمەڵە مامۆستایەکی زانا با تەسقیف ببی با معریفە وەربگری لە ئوسولی فقه شارەزابی لە لوغەیە شارەزابی لە قورئان و حەدیث شارەزابی تەماشاکەی پێوەرەکەی 180 ئەگۆڕێ ئەو ئینسانە لۆ لەبەرەوەی معریفەکەی معریفەیەکی بدائیە دەڵێن فەلسفە طبیعەتی وایە هەموو فەلسفە حتى فەلسفەی ئیسلامەتیش دەڵێن ئەگەر بێت لە لێوارەکانی بیئەخنچیت بەڵام کاتێک کە ئەچی عمقیەوە ئەو جار دەربازی بە پێچەوانەی هەموو بەحرانەیە کە لە دنیای وەکو ئاو خۆمان نیشانە دەن. بەڵێ باشە مامۆستا مسلمان و ئیسلام ئەگەر بکرێت جیاوازی ئەمانە بکەیت طبعا وەکو تەواوکەری پرسیارێکی پێشوت هەندێک هۆکاریشی هەنە مثلا هۆکاری خارجی کە لە عالمی ئیسلامیا مثلا استعمار دەورە بینی تەفشیر دەورە بینی تێکدانی دەستی دەرەکی دەورە بینی ئەوە پێ معنەی وانە کە ئینسان بڕوای 100% بە نەزەریەی موامەرە هەبی نەقسی داخلیمان هەیە نەقسی مێژومان هەیە نەقسی خوێندنەوەمان هەیە بۆ دەقەکان و هەروە لە هەمان کاتیشدا صراع لبين طبيعة بشريتها بتايبتي بلوچ الشرقية والغربية إما أذان مثلا بس بيوريش تاريخيات بريوة زناب الباسي ود كده فرق لما بين الإسلام والمسلمان صار لصد يعني إسلام شتى كان مسلمان شتى شيء ديكيه ناكري أتو إسلامتي بناسي لكردوي مسلمانشي حسن ديستواي اللي هاتوا يعني كابرايتي والله اعلم فرنسيه دي مسلمانه بديت الجزائر كاتك خلط دبين طبعا لو اسلامي يكون دوت ودر الحمد لله الذي شرفني بمعرفه الاسلام قبل معرفه المسلمين سباز بقاي كمسلمانان من اسلام مناسب شوي كمسلمانان بناس المشكله كلي رويت ويست مثلا امام مسلمان الا رمضان ملا ديت سر خطبه ديت سمين بري عالمي هانا دا كابري مسلمان دي دغ ملا يداني شي كتبرو دكان تماشاكي صفته صفات مسلمانين حقوا مثلا لرمضان كابري داش كان كاستماشا كبازار برو جراني اروى حقويه كابري مثلا لرمضان انسان جهادي بلا رمضان تنترا حقويه كابري مسلمان لقى خلق شي ديك فرق جوازي بلوي قال جيراني انسان بمرحمد بتماشاكي جوازي زياتره كتيوانش همو لدقه امر بيكراون يعني كواتا مسلمان حتى تاريخي مسلمانانش جواز لقى تاريخي اسلام بله ناكري اتو اسلامتي بناسي لتاريخي مسلمان بله ما مستا لقلت بردام دبين بلام دتين لاي توري بياميران من هريكا لا نعمة مارونسي لا بامرني ولا قلم دبي وروا منير سليم لا شاري سليماني ولا قلم دبي وروا تيفور محمد لا شاروس كيت شومانه ولا قلم دبي سرت هذا اسمه لاي هاوكارم نعمة مارونسي كلا بامرني ولا قلمام نعمة تفدمي تباش پاشیف لبامرنه چوا پیشوازی لپاشیف تکرن افدمي تباش كوبان وقت اشارات پیدا کو ناحیه بامرنه سرب قضا آمدیه و امنوکه میوان وینه کو ناحیه بامرنه جی پترجی سیصد گنداب خوبت گیریتن و هبونا جهن دیروکی الوی ناحیه وکو نوکجی سرکانیا قشلوینت بیجنه و افجیل پشماجی که شمال اگه شمال داد بیجنه 40 دیران یعنی وقتی خدا 40 دیل وری هبوینه هر سال دستمه راست جی کو مزگفت که شمال اگه زحمه بیتن مزگفت هنیجی او مزگفت مأمون بیجنه کو اف ودگری بو پتر جیوی کو 500 سال جی اف مزگفت وری هبوینه میوان داریا ابروکیا با مرن پراسی ام سپاسیاواتین کو خلک با مرن ابروکیا اجاری یعنی پیشوازی کا زوریا جوان کردستان 24 کریه لبوی چند ام دسپیکجی کو ام گرگ وقتی وانه گیرین ام بچین هدف سرکا با جروانیا ام بجنیا یا با مرن کا بزانین سپاس بوده کوتا ابروکیا میوان داریا بو مکری و پیشوازی مکری ام بجین پروژه هوا جاری بری ام بسیار خالات خوب کن پروژه ها با مرن چه با مرن ابروکیا هات یا پیشگو هاوتن گله بخیر هاتم بخیر هاتنا هوات که ابنا به باجروانی و خلک باجر که با مرن همیه کانال 24 کردستان بو حاضر بونا پاشیول دفمه با مرن سال 1940 یا بویا باجروانی اگر از بحث پروژه باجروانی بکم هرج دست بک و حتی نوکه بیتن استهال نکم تنه دی آماجب دو بابت گرنگ دم ایکش وانا پرتوک وک باجروانی ام بدرس کرنا و رابون بابت و عنوان و پرتوک باجروانی و باجر که با مرنه بتایبت میال سر پروژه باجروانی همی آخفتی و برنگ که گشتی بحث گند دورو بری تابعی نحیا با مرنه میکریم بابت دویه یه گرن که از آماجه بدم هر پروژه که هر گرن که خدمت خلکی بکت و وضع با مرنه بو باشتر بچیدن دانان ما سر پلانه بو 25 سالت بهت الوان نزیکا ان شاء الله دوان هر دو هیوت بهت دا از باورد کم دی کفته بردستی ما ام شول دی بکیم
اگر هاتو ام بجین بو چی بامرن بری دا گلک یا بوش بو باجرک کامل بو ویگاوی ولی هاته ها گلک کادان بسر کردستان ده هاتن ام همید زانین سبب جی ام همید زانین بس بتنه چاره سر کرنوانا بدور کاده هتا کرن چکو موقع بامرن جغرافی دیر سر ریکا اف بابتا د بدور کا هتا علاج کرن و د جیار کرن البامرن چی بیده و ایکشوانا و کرنا تونله او یاد ماستر پلان ده یا ثابت گلک بجن یا نقل بو گلک بجن یا هاتی الغا کرن از بجما خلق ما تونل یا جی خود ده بتن ان شاء الله یا دوی گرنگی پیدان پروژه سیاحی هرگاه و پروژه سیاحی گرنگی بدان هات موقع بامرن وارد خازیدن ده پیش بچین ان شاء الله ده باشه بمچه بله ام بسیار خلاط خوب که خالق کامو بحثی پاشیوت بره که هوا چاپ پیشوازی رمضانت که پاشیوت بره چاپ و چارات بون دای گوری ما ام تعداد ضرورت بوینه و ما پاشیوت خوشت کردن و افکو گیرات خوشت چه تشت خدا کی درس نشد کردن و ما بحث مالات برن و خالقی بو ماجد ایناندن و ما پاشیوت خود خورن و من حتی که مالای بانک داد من وجد خود کردن باشه برای که کبار جنده جان نبون هنده عردانم هیچ چوارات بونه و کسر ویره دهولت قطع ند قطع و جمع ابن گندی کبارت کرد یا سیکه کبارت کرد سر گندی گلی و شیفش یا گله ند و اکید گوته حسن مراد یه کوره و شاید و چاوا اوی دهولت قطع دهولت قطع هم همین راد بوینه و هفت خواهده بون خلق راد بوینه و ما زاده خود حاضر کرد بله از بسیار خلاط خوب که باشه نو که بری زادت بری و وگاوی چه فرقی و هبو چه بری احتمال کوچیک کبوینه وگاوی یا خود فرق زادت وگاوی گلک فرق شید بری کوچیک بون و اگر هلت کردن و حتی زاده خود لین و بر فانوس و بوشش هفت مولد و بن و دو فانوس بگیراندن وگاوی الحمدلله بر فرهایی که گویی غازن و طباخن و کهربات هاین و گلک خوشه هنگه حسن نبود الحمدلله وگاوی گلک بر فرهت راشینگه هنگه حسن نبود بله والله بله زور سپاس کوبان اگه دم اگه دیجیب دم هم بسیاری شی که دیتر جیب که بله هم دی بو ان شاء الله ما فرصت هبیتم بو جارادی جی ام جارکادی هیچ گل سر با مرنی باخوین چونکه ما اشتان دم میوان تن شلای دیروکی و شلای جن آینی و هم بجین گره که با مرنی ابنا بودن که ان شاء الله بو قناق دو یا دم جمیر دو ان شاء الله دت خدمت آواد بین بله نعمت القلمة بمينا دي جاركدن وقرنا جمتا استاج رسم لای هاوکارم منیر سلیم که لسلیمانی و لکیک لامزگوتکانی شاری سلیمانی لگلم دبیت منیرم کاتت باش اما لدروجی کوتاین بتابت ام شو شوی چی تاکا که شوی لیلة القدر شو تاکا کان با ناسرام که شوی لیلة القدر یکیک لم شو تاکان هوا خالق چون پیشوازی لم شو دکات بەڵێ کۆبان شەو باش لە ڕاستیدا ئێمە لە مزگەوتی بەهەشتین مزگەوتی بەهەشت تایبەتە بە مزگەوتی سەلەفیەکان وا دەناسێتەوە لە ڕاستیدا کە دیتە بۆ ئێرە وا دەزانی تۆ لە شاری مەدینەی یا شاری مەکەی لە 1920 ئەوەنە ساڵ پێش ئێستا هەمووی جۆرەکن ینی لە ڕیشێکی تایبەت ینی بە شناسێکی تایبەتەوەن لە ڕاستیدا کۆڤان ئێمە حەزماکە ئەم شۆی لە مزگەوتی باش بین لەگەڵ مزگەوتی باش تایبەتمەندی خۆی هەیە حەزم لەگەڵ هاوکارم ئێمە ئەم شەو لەگەڵ ژمارەیەک لە هاوڵاتیان لێرە بجۆڵێن ڕاستە وەکو بازاڕی مەدینە وایە بەڵام بابزانی لە بازاڕی مەدینەی کۆنی بەڵام تازەی شاری سلێمانیی ئەگوزارێ ئەم پیاوە لێرە چایەکی خەڵوزی هەیە چاکەی دیارە بەدار لێناوە سڵاو دێ بەبرا نای بەڕێزت ڕێباس کاک ڕێباس لە ڕەمەزانە ئەم شەو شەوی 23 ڕەمەزانە شەوێکی تاکە پێ ئەچێ شەوی لە قەدر بێ یەکێکە لەو شەوانەیە کە پێغەمبەر دوودی خوای لەبێ باسی لەوە کردووە کە پێ ئەچێ شەوی لە قەدر بێ جەنابەت با باسی ئەومە بکەم شەوانە لێرە چالێنی چێە بۆ لای جەنابەت مشتەکان جەنابەت چێن سەرەتا پێشوازیتان لێگەم بۆ مزگەوتی باش بۆ سلێمانی زۆر پێ خۆشحاڵم بەم بەرنامانە هیوادارم خزمەتێکی زیاتر بە مسلمانانی کوردکەن بە تایبەتی مزگەوتی بەهەشت یەکێکە لەو مزگەوتانی کە بە شێوەیەکی بەرفراوان خەڵکێکی زۆر ڕووی تێەکە لەکوێوە لە هەموو کورسانەوە کەرکووک سلێمانی سەمسەماڵ ینی هەموو شارەکان کە مسلمانێکی تیا بێ ئەم مزگەوتی خۆش بێ بە تایبەتی ئەم مزگەوتش یەکە لەو مزگەوتانی کە بە شێوەیەکی بەرفراوان گەنجان فێری
مسلمانەتی ڕاستەقینە زۆر باشە جەنابەت چاچیت ینی فەرقی ئەم شەو بسوی مانگە ینی یەکێ لە شەوە تاکان کە پێ ئەچێ بەپی فەرموندێکی پێغەمبەر دووری خوای لێبێ ینی یەکێک لە شەوەکانی کە شەوی لەیلەتول قەدر بێت ئەم شەو چا زۆر ئەفرۆشی یا شەوانی دی وەڵای ئەم شەو شەوی چەند چافرەشی بە شەوی گشتی ئەغرەوە سڕی مینەیە باشە ینی خۆتەوە ینی شەوی تقریبی سواز بۆخوا بەلانی کەمەوە 100,000 فرۆشی 100,000 بای پارە مەڵێ بەڵێ زۆر باشە ئەوانی مشتەکانی جەنابەت چێن یعنی چ جۆرەکەن کەسێکن هەر کەسی حەزی لە چاوی و چاخۆش بێت چاکەی تۆ چی تایە چی جیاواز لە چاکانی خەڵکی دیکە چاکەی من وەڵی بڵێم چی هەموو چای خۆشە بەڵام چای کە بزانی لی بنەی یعنی جۆرەکانی تێگەڵ بکەی ئیسام شتەکان ڕازین سپاس بۆخوا مشتەکانەوە تا لێرە یەخوا سەلامت بیشەڵا خوا ڕزق و ڕۆزیت باسەکەم با لە خزمەتانە گەلێک مەمنونم سپاس دوای دێنەوە شاکی لەگەڵا خوێنەوە کۆبن ئێمە دەچینە شوێنێکی دیم لێرە لە پەنای ئەوەی کە چا ئەفرۆشتێ وتمان ئێمە لە بازاڕی مەدینەی شاری سلێمانین بە مۆستەلاحێکی دیم ئێرە ئەڵی مەدینەیە بەڕاستی ڕیش سمێڵ لە زۆر باردا دزداشە بەڵام هەمووشان ینی وەکو یەک دێن و دەچن و کەس فەرقی نییە ئێمە ڕکلام ناکەین بەڵام شتەکان ئاوان دەچین لای ئەم پیاوە برا سڵاوی لێبێ نای بەڕە چیە یحیا جەنابەت خواردەمەنی ئەفرۆشی پێم بڵێ خواردەمەنەکەی جەنابەت تا چەند تەندروستە والله جار كودو بون من نوعي مريشكا نوعي قيمة كودو اساس جگر يعني اگر لبازار هرزان كي ايهن بلام دوا كاري زوري هي بلام اگر بستوكه بخير هي بلام اگر بستوني يعني خير جواني بو يما لبرو بستو يعني بەپی ڕێنماکانی تەندروستی جگەری هندی قەدەغەیە بێتە ناو کوردستان و بفرۆشرێ جگەرەکەی جنابتان باوا بڵێم ینی هندیا کوێنەریە والله اوي راسمي نظام بلا شو جگری بازار بستوه حکومتی ڕێگیری لەوە نەکردو بەلای منەوە چواتە ئەسە ناتۆ بگەڕێ بڵە چێ جگەرە فرۆش و کێ نایفرۆشە نەنا بەڵام جگەری جەنابەت هندیە یا جگەری ترە والله نازانم هندی بێ ئیماراتی بێ ئەتر هەر لەو نەعەکەوە بێت فەرقی هندی وماراتی هەیە بەڵێ فەرقی هندی وماراتی هەیە والله نازانم باوە زۆر باشە پێم بڵێ وەزعت باشە لە ڕووی فرۆشتنەوە یعنی بازاری ڕەمەزان بازاری هەیە بۆ جەنابەت الحەمدولله والله سپاس بخوا باشە و بازارێکی کراوەشی بۆ ئێرە دروست کردووە بە بۆنەی ئەوەی لێرە بەتابەت لە دەشەوی ئاخیرا قیام اللەیل لەکرێ کە سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیندوو کردوێتەوە و خێری هەزار شەویە ئیتر خەڵکان لە خانەقین و لە چۆمچۆماڵ و کەلار و لە کفری و لە کەرکوو و کۆ بنەوە دێنە ئەم مزگەوتە و هەتا درنگانێک ناڕۆنە لەبەرەوە نان لێرە خۆن باشە جیاوازی چی لەناو مزگەوتی بەهەشت و مزگەوتەکانی تری ساری سلێمانی بەلای منەوەی جیاوازی نیە مزگەوت هەر مزگەوتێ ماڵی خوایە و هەموو کەسێک زۆر باشە کۆبان ئەگەر هاوکار میابەتیم با لێرە بە زۆرێکەڵی هینە ئەڵی مزاهرەیە ماشەڵا ئێرە زۆر قرباڵغا بەڕاستی زۆریش خۆشە زۆر نۆرماڵە زۆر سۆفتە لێرە هەموو شتێکە فرۆشە چا بە حێلەوە بە بۆنیشیەت بە خەڵوزی کوردیەوە و هەروەها خواردنەکان خواردنی سەفەری خواردنەوە ئێرە کۆڤان ئەگەر تۆ بێتە ئێرە تقریبان نرخەکانیشان گونجاوە با نەڵێم زۆر هەرزان نیە بەڵام لە بازار گونجاوترە ئەمەش ڕێکلام نییە ئێمە پێش ئەوەی ئێمە بێنە خزمەتی ئێوە کۆمەڵێ پرسیار و ئیسفسارمان کرد ینی ئێرە باشە ینی ئەم شەوی بیسەی ڕەمەزانە پێ ئەچێش بەپی فەرموودەیەکی پێغەمبەر دووری خوای لێبێ ئەم شەوش یەکێکە لە شەوەکانی شەوە تاکەکانە کە ئەکرێت بە شەوی لەیلەتول قەدر ناوی بنرێت قیام اللەیلە لە حەدیسەکە وا هاتووە شەوانی با بڵێن 21 و 23 و 25 و 27 و 29 ئەوانە شەوانی ئەوەن پێ ئەچێم شەو لەبەرەوە ئەم شەو جۆرێک لە قەرباڵغی پێوە دیارە بڵێ سپاس بۆ هاوکارم منیر کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی سپاس وەڵە دەچمە لای هاوکارم تەیفور محەممەد لە چۆمانەوە لەگەڵم دەبێ تەیفور ئەم کاتت باش پاشیف لە چۆمان چۆنە کەش و هەوا لە چۆمان چۆنە کۆڤان ئەم کاتت باش بۆ ئەم شەو لە چۆمانین دیارە لێرە کەش و هەوایەکە زۆر فێنکە پلەکانی گەرما لێرە زۆر نزمن و تاکو ئێستاش جم و جۆڵی بازار هەیە بە درێژای
جوتسایدی چۆمان چەندین دوکان و ساردەمەنی و خواردنگە تاکو ئێستا بەکراوی ماونەتەوە تاکو پاشێ و بەکراوەی دەمێنەوە بەڵام ئێمە لە بەردەم یەکێ لە ساردەمەنیەکانی ئەو شارین هەوڵ دەدەین بچینە ژوورەوە و کۆمەڵی خەڵکیش لێرە دانیشتووە دەچینە لای ئەوان و بەپێی قسەیان لەگەڵ دەکەین ئەوە دیکە کاتمان هەبێت دەچینە نێو ساردەمەنیەکە بابزانین چی دەفرۆشت لێرە خاوەنەکەی ئەدۆزینەوە و قسەی لەگەڵەکەین کاکە ئەو کاتت باش ڕاستەخۆ لە کوردستان 24ەوە لەگەڵتین چی دەفرۆشی چی هەیە لەو ساردەمەنیە بەڵێ وڵا ئێمە سەرتا بخێناتنی کەناڵەکەتان دەکەین پیرۆزبایی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان دەکەین بە تایبەتی مسلمانانی کوردستان ئێمە لێرە مۆتەمان هەیە شەربەت پاخلاوە بە هەموو زۆرین شەوە و ئامادەین بۆ فرۆشتنی هەموو لە خزمەت فاڵ و دەشتان هەیە فاڵ و دەشمان هەیە بەڵێ فاڵ و دەکەشت خوارد داکەی دەمێننەوە بەڵێ ئێمە تا پاشیوان کاتژمێر 2 سیاوە لێن ئەمینەوە بەڕۆژ دوکانەکە کراوە نیە بەڕۆژ بڵێ ئەەکەینەوە بەڵام جم و زۆڵی بازار تا ئێواران نابێت کاتژمێر چار بەولەوە زۆر سپاس تۆ مشتری ئێستا هاتێ ژوورەوە هاتی چی بکڕی لە کامیلێک بەنیاز بوومەتە بکڕم بۆچی لەو کاتە هاتی مۆتە وڵا تازە لە دوکان تاو بووم دا لێکردمەوەتیان بۆ نوشی جانت بێت هەوڵ دەدەین بچینە لای ئەو خەڵکی کە لە دەرەوە دانیشتە کۆڤان قسە لەگەڵ ئەوانیش بکەین ئەوانیش بێبەش نەکەین لە قسەکردن لەگەڵیان ئەو کاتتان باش ڕاستە خۆ دەچینە لە یەکێوانێک کە دانیشتون ئەو کاتە باش پێمان بڵێ کە شەوایەکە چۆنە شەوانی ڕەمەزان لە چۆمان چۆن دەگوزارێت بەڵێ لە ڕاستیدا چۆمان شوێنێکی گەشتاریە شوێنەکە فێنکە لە ڕووی کەشوهەوە ئێستا فێنکە وایە بەتاکێت چۆمانێکی کە لەو نێوچانەیە کە هەمیشە هاوینی خۆشە دستانەکە چۆمان لە ڕاستیدا بە حکمەوەی کە ناوچەیەکی گەشتیاری و فێنشیشە ڕەمەزانەکەشی خۆشانی هەوازە لەگەڵ شارەکانی بەتاکێت بەتاکێت بە حکمەوەی کە ئەو ناوچەکە ناوچەی شاخاویە بەڵام بەداخەوە لەم چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی لەباری بارودۆخی ناوچە سنووریەکان بەڵێ بەتاکێت ئەوە وای کردێت تۆزە خەڵکەکە قەلەق بی یان بە تایبەتی ئەو کۆچەرەکان بەڕاستی زۆر قەلەقی کردن واتە بارودۆخی ئەوان خەڵکەکەی ناڕحەت کردووە بارودۆخی ناوچە سنووریەکان کۆڤان دەسمە لای هاوڵاتێکی دیکە ئەو کاتت باش تۆ پێمان بڵێ لە نێویاندا بەتەمەندتر دیاری لەوانی دیکە بارودۆخ لە ناوچەکە لە چۆمان لە دەڤەری باڵکاتی بە شێوەیەکی گشتیوە مانجی ڕەمەزان چۆن دەگوزارێت مانجی ڕەمەزان پیرۆزەکەین لەگەشت پێشمەرگەکان و بنەماڵە شەهیدە سەربەرزەکان بەڕاستی لە چۆمان جیاوازی ئەوەیە شوێنێکی سازگارترە لە شوێنەکانی دیکە پێم خۆشە ئەنگۆش بەخێر بێن سەرتام کە بەو ڕەمەزانە پیرۆز هاتن سەردانی ئەو شوێنە و کردیە ڕەمەزانی چۆمان خۆشەکەی دەوێت تاکوێ سەشتی سارکەرەوە زۆر پێ ناکەین شوێنەکە سازگار و فێن کە خەڵکەکان هەموو بە بنەماڵە هەموو کەسی یەکدین هەموو یەکدیان خۆشەوێت سەردانی یەک دیەکەن کاتمان زۆر کەمە با پرسیارەوەت لێ بکەم ڕەمەزانە تۆ وەکو خۆت تا چەند تووڕە دەبیت چکە مامۆستایەکی بەڕێز میوانمانە تەوەرێکی ئاینیە تۆ تا چەند تووڕە دەبی لەو کاتێک کە بە ڕۆژ ئیشمە تووڕەبوون نیە لە تووڕەبی لە زەژە تووڕەبی هەموو کەسن پێ برای خۆی هەموو کەسن پێ لە خۆ گەورەترە هیچ لە کەس تووڕە نابی ئیشن تووڕەبوون نییە باشە کاکمەجی زۆر سپاس کۆڤان دیارە دەرفەت کەمە بەڵام خەڵکێکی زۆر لێرە دانیشتووە حەزمانێک لەگەڵ هەموو ئەوانێکە لێرە دانیشتون قسە بکەین بەڵام دیارە دەرفەت کەمە بە شێوەیەکی گشتی ئەوەی تایبەت بێت بە چۆمان دیارە ناوچەیەکی گەشتیاری و لەو وەرزەشدا زۆر فێنکە لەبەر کەمیکات ڕاستە خۆ دەگەڕێمەوە لای تۆ سپاس بۆرێکە لە هاوکارانم نیعمەت ماڕونوسی لە بامەڕنێ وەروە سوپاس باوکارم منیر سەلیم لە سلێمانی وەروە تەیفور مەحەمەد کە لە چۆیمانەوە لەگەڵم بووی سپاس بەڵێ مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان مەبەست لە برای دینی وەروە برای ئینسانی چییە؟ بەخۆی ئینسان کاتێک کە دێتە دنیا عیلاقاتی هەیە چەند شتێک ئینسانی بەیەکەوە ئەبەستیتەوە یەک لەو شتانێک کە ئینسانی بەیەکەوە ئەبەستیتەوە تەوان وەک سید قوتب ڕەحمەتی خوای گەورەی لێبی فەرمی
لە دنیادا ئەوەی کە ئینسانی بەیەکەوە بیستەوە لە ڕووی عقیدە لە ڕووی بیر و باوەڕەوە زۆر بەقوەتر و بەهێزترە لەوەی کە لە خودی نەسەبیش لە خودی یعنی شیریە ئینسان بەیەکەوە ئەبەستیتەوە یان لە خودی پشتا. من یەک لەو بابەتانە بابەتی دینە کە ئینسانی بەیەکەوە بەستیتەوە تەمان ئەوانەی کە داخلی ناوبازنەی دینێکە بن تەمان ئەو دینە پێوەرێکی هەیە هەموو ئەوانەیەکەوە هەڵگری ئەو بیر و باوەڕن ناویان لێ دەندرێ برای یەکتر بە تایبەتی ئیسلام وا ناویان ئەفەرمی ئینەمە المؤمنون ئیخوە ئەتوو بە جیاوازی بەبێ جیاوازی نێوان ڕەگەز ڕەنگ و هەروەها سنوور لە هەر کوێیەکی هەبی دەنگ و ڕەنگەکان بەیەکەوە جیاواز بن ئیسلامەتی خڕیانە کاتەوە ئەگەر کابرا لە سوین بی یاخود لەو سەری موریتانیا بی یاخود لەو سەری بەنگلادیش و لەو سەری ئەندەنووسیا بی لەو لاش لە ئێران بی یاخود لە سەیبیریا بی هەمویان بەیەک ناو گاسەکردن ناویان لێ دەندرێ برای دینی ئەبێنێتەوە شتێکی تر کە ئینسان بەیەکەوە بەستیتەوە ئەوش ئەو خاک و نیشتمان وڵاتەیە کە ئینسان تێیدا ئەژی. طبعا ئیسلامەتی ئەگەر تەماشای پێغەمبەری بکەی صلی الله تعالی علیه وسلم کاتێک لە مەکەی ئەچیتە مەدینەی لێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم صحیفەیەکی دەنووسی ئیعلانی لەوحەیەکی ئەکا کە زۆر لە دەستوری ناسان ناوی ئەمن بە دەستوری مەدینەی لە 47 بن خۆی ئەنوێنی هەموو ئەوانەی کە لە مەدینە ئەژن بەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەیان پێ ئەکا بەوەی کە ئەوانە بەشدارن لە ژیان لە مەدینەدا کەواتە پیانەگوتری چی پیانەگوتری هاوڵاتی هاونیشتیمانی ئەوەی کە ئێستا ئەو مستەڵحانەی کە لەو بەکاردن پێگوترێ برای نیشتیمان بەس هەرچەندە برای یعنی الأخوة الوطنية کەمتر مستەڵحێکە هەتا گەر مەسیحیش بێت و یەهودیش بێت ئەوە هەمووی برای ئینسانی یەهودی بێگەر ئاگر پەرست بێگەر هەر شتێکی هەبی بەس ئەو مستەڵحەی برای نیشتیمانی ئەو مستەڵحەی بەڕاستی کەمتر بەکاردێ مستەڵحێکی ئەکادمیە نەمزانی هەتا باستەوە دەکرێت مامۆستا دەڵێن لە کاتێکدا کە تەرمیەکێک لە مەسیحیەکان تێپەڕیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەری هەستاوەتەوە تا سەحابیەکان پێیان وتووە ئەمە مەسیحی بووە ئەو دەڵێ ئەی ئەوە نەفس نییە کەواتە هیچ نەفسەکە لای ئەو زۆر گرنگتر بووە. زانی کاکی کۆڤانێک ڕاستی هەیە قاعیدەیەک هەیە دەڵێ ما یوحد الدین ويفرقه في السیاسە ئەوەی کە دین ئەیکا بە یەک سیاست تێکی ئەدا یعنی ئێستا ئەوەی کە ئێستا ئەتو دەیبینی لە عالەمی ئیسلامی گوزەرەکە زۆر دوورە لەگەڵ ئەو ڕیسالەی کە ئیسلام هێناویەتی يعني خو اگر بتو تماشا بكي كاكا لاسلامتي خو 1400 قصور صاله مثلا تماشا كي كرد اگر بتو اسلامتي خو راجان دبي خو كنيسان اللي عنكاوي هرهبوينا خو من سرداني لالش مكرتسوم لو برادرم برسي كلا لالش خدمتك قلت بحسب علمي تو لالش 8 سنه تو 2000 قصور صال برليستاي دي خو مسلمانان ده صلاه يا نبو بو ستيشان نداو دي خو تماشا كي او هم مسيحيه مارونياني كلا لبنان اجل تماشا اكيد كنيسه قيامك لفلسطين هي تماشا اكيد او كنيساني مثلا هم معابد كان خوتا وكلو اخيرانا من لو اخيرانا دون بيرامير دك ما مندك ما هي بانقدر اخواتا من دريجكا وي باس كردم قلت لا روستي جولك هبوين اللي ما هاو بيشو هاو تمنو هاو صوزو زوري ما مصطاي كان من خوم مسيحيين يعني لو اخيرانا بدواي صالك دواي تقريبا 20 صال 20 قصور صال ما مصطاي كم بيني وانا ما مصطاي البرده دستي ما ندبون نقوشي سباسم كر ببيرم هنا وكما مصطاي من بوا حتى ما مصطايك مال الابتدائي هبو من ما مصطاي جاكلين بوا ما مصطاي باجد بوا سباسي انا كاين اواني كاستالجانا ما هو كاميرا لو اخوازين طبعا بما مجتمعي كردي زور ساك لبيامي اسلام حالي بوا حتى المجتمع الاسلامي اواني كوا تمثيلي او بياميه كان تمثيلي او نمونيه كان كاسلام تشتشي يعني لو هندي هاتي زلامي بقري وزلامي بكوجي وانا كمينن هربو اجتماع اكيد فتره كدر اكون باش فتره شركه كوتايدن باش بەڵێ مامۆستا ئایا ئاینی ئیسلام بۆ دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی هاتووە یان بۆ ئەوە هاتووە پەرە بە ڕەوشتە بەرزەکان بدات؟ طبعا ئیسلامەتی بەر لەوەی کە دەوڵەت بیدینە بەر لەوەی کە دەوڵەت بخوای پەروەردگار پەیامێکی ناردووە بۆ ئەوەی مرۆڤەکان لە ژێرسای ئەو پەیامەیە ژیانی خۆیان پیادە بکەن ئەو پەیامەش هەموو ئەو یعنی سێکتەر و هەموو ئەو بابەتانە یانە بوارانەی کە مرۆڤایەتی پێویستی پێ هەیە لە شتی بچووکەوە تاوەکو دەگاتە شتە گەورەکان ئیسلامەتی قسەی لەبارە کردووە ئەوەی کەوا قسەی لەبارە کردبی وەکو نەس قسەی لەسەر کردووە ئەگەر ناوەکو قاعیدە وەکو مەقاصیدی شەریعە بۆی بەجێهێشتووە تاوەکو مرۆڤەکان حەسەب ئەو کولتور و ئەو عادەتەی کە لە ناو کۆمەڵگایەکانە مثلا پیادە ئەکرێ ئەبێ جێگای بۆ بکرێتەوە. طبعا دەوڵەت لە ئیسلامەتیە هەدەف نییە، دەوڵەت لە ئیسلامە غایە نییە، دەوڵەت لە ئیسلامەتیە وەسیلەیە
وسیلەیە لە بۆ چ لە بۆ تەطبیقکردنی غایەتێکی گەورەتر کەچێک کە سەعادەتی ئینسانیەتە هەر دەوڵەتێک ادعای پەرپێدانی ڕەوشتە بەرزەکان هاتووە دەوڵەت هاتی هاتاوەکو ڕەوشتە بەرزەکان پەرە پێ بدە حتا لە ئیسلامەتێک کە باسی دەوڵەتەکەی مەسەلەی ئیمامەت و ئەوانە لۆ چیە لە ئەوەیە ئەو پەیامەی کە ئیسلام هێناوێتی کە عەدالەتە کە حوڕیەتە کە موساواتە کە شوڕایە کە ڕێزگرتنە لە ئینسان کە ڕێزگرتنە لە قیەمی ئینسانی لۆچێ دەوڵەت کە دروستەکرێ ئەبێ ئەوانە پیادە بکە هەر دەوڵەتێک ادعای ئیسلامەتی بکە بەڵام لە ناوەڕۆکیە ئیسلام تطبیق نەکە پێی ناگوترێ ئیسلام و ئیسلامەتی باشە مامۆستا ئەمێ باس لە هەندێک ئاەت بکەم بۆ منە دەڵێ لا ئیکراها فی الدین یعنی کەشکە دەڵێ وەلەو شاء ربك لجعل الناس أمة واحدة أما مبستي لمسيا ما بسم لهيج وما لا يكره في ديننا أو يديك ولو شاء بخوي كاكو فانجان أوانيك لعلم اجتماع قساكا خواي پروردگار جل جلاله كبشر دروس كردي بشر لا طبعا لقل يقديك زياواز جواني كان مروف لجياوازية كتريدها اگر هم مروف كان وكو يقديك بونا رين بجان بوشوي كإستا بردام نبوه صراع لما بين مروف كان جيان طبيعتي واقريس برشينيه ليش خواي پروردگار جل جلاله او ديني انريتا وكو طبيعتي او بشري ريق بخي اگرنا بشر لطبعي خوي حتى دنيا خرابه بي هیچ مرۆڤێک ناتوانێت مرۆڤەکان بێخیتە سەریەک طبیعەت ئەگەر کەتنە سەریەک طبیعات کۆتایی پێدە دەبیتە بەهەشت کەواتە کوو محاولە ئەەکەی لە سێڕاعی لە بین ئینسانەکانە کەمترین زەرەری هەبی ئەبێ قسە لەوە بکرێ خوای پەروەردگار لێیە فەرمی وەلەو شاء ربك لجعل الناس أمة واحدة خوای پەروەردگار دەیتوانی بەڵام کەوای دروست کردوون هیترەوە شێکێکە لە جوانیەکانی خوای پەروەردگار بۆیش خوای پەروەردگار کەوای دروست کردوون دوای ئەوەشە دلیلیان لە بۆ ئەنێری كوام دروس كردوي تشبيه نبي تشبيه ولله مثل الأعلى كابراك بيني شركيك جهازك دروستك كتلوك كي لقال نيري على كباباي إيش بيكر دلك كجان أبي بوشوي كاري بيبكيتو بوشوي تعاملي قالوا كي بوي خوي پروردگار مروفكان دروس كردون مروفكان بوشوي دروس كردون كهن وناشكري أتو أو شتيك طبعي بشرة بسري دا ظالم بي بلام إسلامتي كده دين كده تسيدك تنظيمي أكا ريتشي أخي همو كساني كإسلامتي تطبيقه كان دين كان بشوازي شركو بيكو بيامي كهات وجبت زي كان تماشا كي أسودي رويانتي أكا أجر بيتو جبت زي شيني كان تماشا أكيد مالويراني ومرقسات ورولو كومرقانا أكا مام صدلي بيرو بوتسونة جياوازكان ياخد عين جياوازكان بو أويك ڕکابەری یاخود منافەسە لەسەر چاکە بکەن ئەمەیان تا چەند ڕاستە والله مەرجنەی لا لە بۆ چاکەیبی زۆر جاری وایە دووبەرەکی دەبیتە خراپە خۆ من لەگەڵت دام خوای پەروەردگار کاتێ لە قورئانی باسەکەەوە فی ذلك فليتنافس المتنافسون کاتێک کە ململانێ ئەکرێ ئەساس ململانێ ئەوەیە کە لە بۆ گەورەی ململانێ بکرێت لە بۆ هەدەفەکی مەشروع ململانێ بکرێت خۆ لە ئیسلامەتیە حەسادەت مەمنوعە بەڵام کاتێک کە حەسادەت کە ئەبێت تەغیبتە ئەوە شتێکی پەسەندە مەتەلەن زەنابێت کابرایەکی عالمی کابرایەکی سەخی ئەمەش حەز بکەم و چیتوو بم نەک حەز بکەم ئەتوێت دا ببڕێ خۆ شتێکی پەسەندە کابرایە کەسێکی عالم ئەتوو محاولە ئەکەی لەو عالم تربی بەڵام حەز نەکەی کە ئەو تووشی مؤسساتێک ببێ و عیلمێکە لە کردی لە ڕابچی شتێکی پەسەندە شتێکی و هەروە داواکراوە بەڵام مرۆڤەکانن تطبیقاتی غەڵەتە تفسیراتی هەڵەیە مرۆڤەکان ئەگەینێت ئەو سراعی کە ئێستا مرۆڤایەتی تێدا ئەژی زۆر جاری وایە لەوانێ مەرجێت تەنها دینە سەماویەکان زۆر جاری وایە قانونێکی دەستکرد ئەبێتە دین قودسیەتی دین وەرەگری بەڵام تەماشاکەی تفسیراتی لە بۆ ئەکرێن بەڵام لەبەرەوەی بە هەڵە تفسیرەکرێ بەڵام لەبەرەوەی زۆر جاری وایە بەرژەوەندی تاکەکان یان لە بەرژەوەندی شەریکە زلهێزەکان وا شەریکە عیملاقەکان وا دەقەزا ئاخوازی بۆی کە مرۆڤایەتی بە ئاراستەیەکی ببن وای لێ دێ و چی ئێستا لێ هاتی بەڵێ مامۆستا لەگەڵم بە دەستمە لای تۆڕی پێامێرانمان هەرێکە لە بەرگەشت وحید لە شاری مانچستەر لە بەریتانیا لەگەڵم دەبێت وەروە هاوکارم هێمن دەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت بەرگەشت ئەم کاتت باش هاوکارانم دەڵێن تۆ لە یەکێک لە نێو مزگەوتەکانی شاری مانچستەری تۆ دەتوانیت ئێستا بە خۆت و کامیرەمانەکەت دیمەنەکانی نێو ئەو مزگەوتەمان بۆ بگوازتەوە فەرموو کۆڤان ئەم کاتێ تۆ دکتۆر عیمات گوانی باش ئێستا ئێمە لە یەکێک لە مزگەوتەکانی بڵێن کورد لە سەرووی وڵاتی بریتانیا شاری ماچستەر بە ناوی مزگەوتی شێخ ڕەئوف بەرزنجی کە ئەم مزگەوتە یەکێکە لەو مزگەوتانەی کە بە گەورەترین مزگەوتی کورد تەنانەت لە هەموو ئەوروپا هەژمار دەکرێت کە ئەو مزگەوتە پێش دروستکردنی یان ئێرە کە بکرێ بە مزگەوت
یەکێک بووە لە کڵێساکان 15 ساڵە بە بەتاڵی جێ هەڵدراوە هەر بۆ ئاماژەیەک بۆ وەکو لە ڕووی مێژوویە دەمێ باسی ئەوە بکەم زۆرێک لە کڵێساکان بۆ هۆی چوونی کەمی هاوڵاتیانی کریسیان مەسیح بۆ شوێنی پەرزگاکانی خوان ئێستا ژمارەیەکی زۆر لەو پەرزگایانیان لەو کڵێسانیان چۆڵ بوون بۆیە ئێستا زۆرێک لە مسلمانان لە وڵاتانی جیهان بە تایبەتی لە ئەوروپا هەڵدەستن بەکڕینەوەی ئەو کڵێسایانە و پاشان دەیکەن بۆ مزگەوت ئەوەی جێگای کە دەبین جێگای سەرنجە یەکێک یاخود بڵێن چەند کوردێک لە کوردستان خەڵکی خواپێدا و جوامێرانە هەڵساون بە کڕینەوەی ئەم مزگەوتە یان وەکو دەستنیشانکردنی وەکو مزگەوت خەڵکێکی زۆر ڕەنگە حەز نەکەن خۆیان ناویان بهێنن بەڵام ئەو کەسانە کەسانی دیارن بە تایبەتی لە شاری هەولێر ئەوەی کە دەبینی ئەو مزگەوتە ڕۆژانە هەژمارێکی زۆر لە خەڵکی کورد بە ژمارە یەک پاشان لە نەتەوەکانی دیکەی نیشتەجێی ئەم شارە ئەو مزگەوتە لە هەرە مزگەوتە دیارەکانی ماچستەر دەناسرێت زۆرێک ئەوانەی کە دەبینێت من وا هەز دەکەم ئێستا لە کوردستانم ینی من هەز ناکەم کە هەمویان بە جلی کوردی زۆر بەیان بە کەلتوری کوردی تەنانەت بە ماڵ و مناڵەکانیان دێنە مزگەوتەکە و سەردانی مزگەوت دەکەن ئێمە کاژمێر 942 خولەک بە کاتی لەندەن دەکا 1142 خولەکی کوردستان لێرە ئیفتار کراوەتەوە کە نزیک لە کاژمێرێکە دوای ئەوەی کە ئێستا لە ژوورەوە خەریکی دوای نوێژی عیشا خەریکی نوێژی تەراویحن لە پاش ئەوە دەمێنێنەوە تا بەرەبەیان لە بەرەبەیان دوای خواردنی بڵێن پاشێ و پاشان دەمێننەوە نوێژی بەیانی ئەەکەن زۆربیان ئەو کات دەگەڕێنەوە ماڵەکانیان ئێستا یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم مزگەوتەم لەگەڵا بەڕێز دکتۆر کامەران دزەیی ئەو سەرپەرشتیاری ئەم مزگەوتە دەکات ئەم کاتت باش دکتۆر بیرۆکەی دروستکردنی ئەم مزگەوتە یان دامەزراندنی مزگەوتێکی کوردانە لە ناو وڵاتێکی بێگانە دوور لە کوردستان چۆن وای کردووە کە ئێوە بیر لەوە بکەنەوە مزگەوتێک درستچی بە خراپەتی گەرمی کەناڵی کوردستان 24 ئەەکەم و دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئەو دەست پێشخەریە هەروەها پیرۆزبایی بە ناوی بنکەی مەولەوی ڕۆشنبیری کوردی و مزگەفتی شێخ ڕەوف بەرزنجی پیرۆزبایی لە گشت کوردانی هەر چار پارچەی کوردستان دەکەم بە بۆنەی ئەو مانگە پیرۆزە ومێدەوارین ئینشاءالله کە ئەو دوعاانەی دەکەین لەو مانگەدا بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی کوردستان کە سەرکەوتوو بوون بۆەوەی نهایەت بەو داعشە بین و دەوڵەتی کوردستان ئینشاءالله تەمین بکەن من گوتم ئێستا وا هەز دەکەم لە کوردستانم ینی خۆشتە ئەمان برادرانش ئەم هەستیان بالفعل ئەوەیە بەڕاستی برادرمان هەیە لە کوردستان هاتووە هەمووی چەند هەفتەیە کە دکتۆرە هاتۆ ئێرە دەرەقەت من ڕەمەزانی ئەوها خۆشم نەکردووە لە کوردستان ڕەمەزانی خۆشی وام نەکردووە منیش ئەمە نزیک لە 7 ساڵە لە ئەوروپام یەکەم جارە حاڵەتێکی شوێنێکی وا بە تایبەت دەبێنم دەستان خۆش من پێش ئەوەی باسی ژوورەکان و شوێنەکان بکەین پێم خۆشە بەیەکەوە ژوورەکان بەسەر بکەین ئەو کۆمەڵە کوردێک کە لێرن کە دەبینین تەنانەت مناڵەکانیشان لێرە بزانام مناڵە چاوگەشانە ئەوانە لێرن لەگەڵ دایک و باوکیان دێنە ئێرە کوردی دەزان ناوەشتن جارە قسە ناکە ئەوە پێچی ئەوە لە کام وەبزانام لە شێوەی یەکێک لە یاریزانەکانە ئەوی بەرازیلەکەیە نازانام وەرزش با بچینە ژوورەوە کاتەکە ئەوە نەبین دکتۆر فەرمووەرە با بچینە ژوورەوە بزانین چی هەیە ماشەڵڵا مزگەوتێکی گەورەیە بەڕاستی مزگەوتێکی کوردانەی گەورە پشتیوان وەرە بەوانی خێرخوازانی مانچستەر و بەڕاستی هەموو پارچەی کوردستان ئەمە ئێستا ئەمە لە دەستە ڕاستمان مەتبەخەکەیە ئێستا خواردنی پارشێ و حازر دەکەن ئفتار کراوەتەوە خواردنی پارشێ و حازر دەکەن ئەمە چەند ستافێکمان هەیە دەستخۆش هەموو شەوانە تقریبا 300-400 کەس لێرە ئفتار دەکەوە سحور پارشەوە کاتەوە یعنی بەردەوام کە نوێشکە لە مەغریبەوە دێتن تووکە لە جێی دوورەوە دێ زۆر زەحمەتە بستەوە ماڵەوە بێتەوە هەمووی دێتن لێرە ئفتاری دەکاتەوە نوێژی عیشا دەکات
نوێژی انتظار دەکات ساعاتێک پاش قشا قیام لێکەوە دەکەن نوێژی بەیانی دەکرێت ئەو دەچنەوە ماڵەوە زۆر کەس هەیە ئیجازەی وەرگتە لەو ڕۆژی ئاخری لەوەی بتوانی بە ڕۆژەکەی بنویتن کە زۆر زەحمەتە بۆ هاوکارم بەرگەشت لە یەکێکی لە مزگەوتەکانی شاری مانچستەرەوە لەگەڵم بووی هەر کاتێک کوێنەکان بە باشی گەیشتن ئەو کاتە هاوکارانم هەوڵ دەدەن وەرد بگرنەوە بۆی بتوانین وێنەکان بگوازیەوە بەڵێ هاوکارم هێمندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت هێمنە و کاتت باش ئەمڕۆ بەڵێن لە نێو دەڕۆژی کۆتایی داین خەڵک چۆن دەچێتە بازارەکان پێش بۆ نمونە بۆ کڕینی پێداویستەکانی جەژن و هەروەها چۆن پێشوازی لە پاشیف دەکرێت وەروە لە شەوی لەیلەتل قەدریش فەرموو. بەڵێ سڵاو کۆڤان دیارە یەکێک لە تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان جگەلەوەی کە ئەنی خەڵکی سەردانی بازار و شوێنە گشتەکان دەکەن بەشێک لە خەڵکی دیارە لە شەواندا بۆ کڕی نیشتومە سەردانی بازارەکان دەکەن بەشێک لە هاوڵاتیانیش بە یاری کوردەواریەوە سەرخاڵ دەبن دیارە بەشێکیش لە خەڵکی بڵێن سەردانی مزگەوتەکان دەکەن و لە مزگەوتەکان دەمێننەوە ملێشێک لە مزگەوتەکانی شاری کەرکووکم لێرە کۆمەڵێک بڵین مسلمانیا خود کەس دەبینرێت کە بە تایبەت ئێستا وەکو خۆت وتت لە دەشەوی کۆتایی ڕەمەزانین بە تایبەت ئێستا بڵین خەڵک دەمێنێتەوە تاکو و پارشێ و خەریکی خواپەرستی وەروەها خەریکی نوێژ و خوێندنی قورئان دەبن منم چەند کەسێک لێرە بەسەرەکەمەوە سەرەتا چمە لای مامۆستا ئاراز ئیمام و خەتیبی مزگەوت ئەم کاتت باش مامۆستاگیان تۆ بەچمە مەستێک لێرە مایتێتەوە ئەگەر باسی تایبەتمەندی ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانمان بۆ بکەیت پێشەکی دەستخۆشیتان لێکم ئینشاءڵڵا و بە خێراتنی جەنابتانەکەم و هەروەها دەستخۆشی لەم کەناڵە بەڕێزاکەم کە ئەلحەمدولیلا ئەو هیمەتیان هەیە مزگەوتەکان بەسەرەکەنەوە ئێمە من بەکارێکی بچووکی دانانین بەڵکو بەکارێکی دانین ئینشاءڵڵا بۆ دنیا و بۆ قیامەتی سەربەرزیە بۆتان دیارە ئێمە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانی کردووە لە ڕەمەزانایە دەشەوێکی ئەخیرمان هەیە کە ڕەمەزان هات ئینسان ئیتر ئەیەوێ وەکو چۆنەڵی بە خۆداچوونەوەیە بکە ینی 11 مانگە وەکو کە ئاگای لە خۆی نەبوو بەڵام کاتی ئەوە هاتووە لەم مانگەیە بکەوێتە فریای خۆی ینی ئەتوانین بڵێن ئەو تاقە و ئەو ئیرادەی کەوا مردووە زیندوی کاتەوە و بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەشەوی ئەخیرە هات ئیتر خۆی و خاوخێزانی هەمووی هەڵەسان و ئەم شەوانەیان زیندوو ئەکردەوە واتە خەو نەبووە ئیتر دوای ئەوەی کەوا تەراویحی کردووە بەڵکو دابڕاوە بۆ خوای گەورە و هەروەها یعنی دائما ئینسان لە سەرەتاوە کەمێک وەکو چۆنەڵی حەماسەیەکی هەیە هیمەتێکی هەیە بەڵام دوایی بەرەو کزی ئەڕوا کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا فێرمانی کردووە لە دەشەوەکەی ئەخیر زیاتر هیلاک بین یعنی جوودەکە و هیلاکیەکەمان زیاتر لە دەشەوەکە بێ خاصەتەن شەوێکی تیەکە پێوتر شەوێتی القەدر ئەو شەوە شەوێکە ینی زیاتر بڵین مسلمانان لە شەوی 27 تا زیاتر ڕوو لە مزگەوتەکانەکەن ینی دەست خۆش بێت خۆی ینی هەنێ ڕێی زانایانی ئیسلام هەیە ڕەمەزان هەمووی لەوەیە شەوێکی تیا هەبێ لێت القەدری تیابێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەند فرمودەیە کە ئەفەرمێ فەلتەمیسوه فی العشر الأواخر یعنی لە دەشەوی ئەخیر بە تایبەتی شەوە تاکەکان ئەمما ڕەئی ئیبن عەباس ئەوەیە کەوا 27 لەبەرەوەی ئەگەر بێت و بیژمێری لەیلەت القەدر لەیلەت القەدر سێرەکەی پیتەکانی 27 پیت دەرەچێ ئەمش بۆ چوونێکە و وەکو چۆنەڵە ئیجتیهادێکە بەڵام ئێمە ئەمانوێ ئەم دەشەوە ئێمە ئینشاءالله هەمووی ئەلحەمدولیلا پیشەی کەرکووک وایە مزگەوتەکانی سە بڕۆی هەمووی وەکو چۆنەڵی بە کوردواری خۆمانەڵە ژمەیت ینی جمەیدی ینی گرمەیدی ئەلحەمدولیلا ینی بۆ خوا سوڵحانێکە بۆ خوا دابڕانیەکە ئەلحەمدولیلا خوا لە هەموو لایەکی قبولکە ئینشاءالله دەست خۆش بێت بەڵێ گە دەرفەت هەبێت چمە لای چەند مسلمانێکیش کە ئێستا سەرقاڵی خوێندنی قورئانن ئەم کاتت باش تۆ سەرقاڵی چیت و بڵێن قورئانت ختم کردووە لە سەرەتاوە تاکو ئێستا خت بەنیازی ختمیکەی لە ختمکردنام لە تەواوبوونایە قورئانەکە ئینشاءالله لە جوزئی 22 ساکە ئینشاءالله شەو چۆن نەمایتە وەڵا ئەم شەو بۆ ئەبینە سەرکەوە هەمومان بەخۆشیەکەوە بیر لەم ئیسلامە ئەەکەینەوە کەەوە ئیسلام دینێکە پڕە لە لێبوردەیی پڕە لە ئەخلاق
پڕە لەوەی کەوە لە سەرەتای مێژووە هەتاکو ئیستاکە ئەوانەی ئیسلامیان بۆ ئەوە گەر بەکارهێنابێ بۆ ئەویکەوە بەسەرنەتەوەی شترازاڕبوون ئەوە خوا خۆی تۆڕی لیان سندوێتەوە. دەستخۆش بێ ئەگەر دەرفەت هەبێ یەک کەسی دیکە بە سەرەکەمەوە ئەم کاتە دواژ مامۆستاجیان ینی جەوی کەرکک زۆر گەرمانی پلەی گەرمی 43-44 تۆ چۆن بۆ نمونە بەم جەوە گەرمە تا چەند بڵێن هێز و قوتت هەیە کە بە ڕۆژوو بە یاخود تایبەتمەندی مانگی ڕەمەزان لە چیایە بەخێراتنتانەکەم خۆی لە ڕاستیە ئەوەی کە کاریگەری لەسەر ئینسانەکە کە تااقەت و توانە وزەی هەبێ بە ڕۆژوو بێ بە بۆچوونی من ئەوە نییە نەتەمەنە نە نەخۆشی و ئەوەیە بەڵکو لایەنە معنەیەکەی ئینسانی وایە ورەی بەرزە ئێمە کاتێک کە بە ڕۆژوو ئەبین لەبەر ئەوەی کە ئومێدی ئەوەمان هەیە کە خۆی پەروەردگار پاداشمانەدات و لەبەرەوەی کە بە ڕۆژوو ئەبین هەستەکەین لایانی ڕۆحیمان و لایانی معنەویمان بەرزە بێتەوە بۆیە ڕاستە گەرمە ڕاستە مەسەلەن وەکو بەڕێزت باسکرد شاری کەرکک تایبەتمەندی خۆیە کە لەگەڵ کوردستانە جیاوازە کەش و هەواژینگەی بەڵام لە ڕاستیە لایەنی ئیمانی دەورە بینێ سەرچاوم خێر بێت خۆش بێ بەڵێ دیارە کاتکەمە لێن بگەڕێەوە من ئەگەڕێم لای هاوکارانم بڵێ کۆڤان وەکو ئەم بەڕێزانە خۆت ئاماژیان پێکرد ئەم شەو یاخود ئەم دەشەوەی مانگی ڕەمەزان مسلمانان زیاتر لە مزگەوتەکان ئەمێنەوە و سەرخاڵی خواپەرستی و خوێند و قورئان وەروەها نوێشکردنە بن بە تایبەت لە 27 ڕەمەزانە مزگەوتەکان وەکو مامۆساوتی جمەی دێ و خەڵکێکی زۆر سەردانی دەکەن. بۆ هاوکارم هێمندەلەوە کە لە کەرکووکەوە لەگەڵم بووی سوپاس بەرگەشت بۆ تۆش کە لە مانچستەرەوە لەگەڵم بووی نەمانتوانی بەهۆی خراپیوێنەکانەوە لەگەڵت بەردەوام بین. سوپاس بەڵێ مامۆستا لەگەڵت بەردەوام دەبم. پەیامت بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چییە بۆی ئەو ئاشتی و پێکەوە ژیانی هەرێمی کوردستان پارێزراو بێ؟ وڵی کاکۆڤەنجان طبعاً هیوای هەموو کەسێکە کار لە کۆمەڵگایەکی ئەژی حەزەکە گەر بێت و لەبەر خۆشی نەبی لەبەر منداڵەکانی و لەبەرنەوەکانی داهاتوو کۆمەلگایەکی مستەقربی کۆمەلگایەکی ئارامبی لە هەموو ڕۆ و لە هەموو ڕوەکانیەوە بە تایبەتیش یعنی ڕوئاینەکەی يعني بەر لە ڕوئاینەکەش بەڕاستە ڕوە سیاسەکەی لەبەرێت کە زۆر جارێوە نائستقراری سیاسی تەسیرەکاتە سەر يعني نائستقراری دینی نائستقراری کۆمەڵایەتی نائستقراری اقتصادی بۆیە من هەرچەندە بەڕاستی مەیوز بووین يعني بەحتا حدەکی زۆر ئەوەندە قسە کراوە ئەوەندە پشت گۆتراوە يعني پێما بی ئەگەر سیاسەکانمان هەز بە مەسئولیەت و هەز بە لێ پرساوەتی بکەن لە بەرامبەرنەوەکانی داهاتوو دەبووە شەرمیان لەوەی بکرد بە کە جەنابەت پرسیارێکی ئاوا ئەکەیت لەبەرەوەی هەز بە مەسئولیەتەکەی هەستەکەیت ینی وڵاتی ئێمە پێویستی بە کۆمەڵە هەنگاوێکە بۆیە بەڕاستی من لە لای خۆمە کوتاکەک تاوە لە هەموو بەڕێزان ئەەکەم کەوا خوای پەروەردگار جەل جەلال و ئەمانەتی ئەو وڵاتی داونەتە دەست هەز بە مەسئولیەت بکەن وارد بەخوای پەروەردگار بترسێن ئەگەر حسابی دنیاش ناکەن حسابی قیامەت بکەن چاوێ لەنەوەی داهاتوو بی و هەروە ئیستقراری ئیجتیماعی کۆمەڵایەتی سیاسی ئەو وڵاتی بپارێزن. بەڵێ سپاس بۆ مەلای مادگوانی وتار خوێن و پێشنوێش کە بۆ ماوەی 1 ساعت لە تۆر یەکەم لەگەڵمان بوو. سپاس. بەڵێ پاشیف بەردەوامە تەوەری یەکەم بە کۆتا هات لە تەوەری دووەم لە سەری ساعت لەگەڵتان دەبم کە تەوەری تەندروستیە لەگەڵ دکتۆرێک باس لە شێرپەنجە دەکەین.
دووبارە سڵاو پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە لەگەڵ دکتۆرێک باس لە نەخۆشی شێرپەنجە دەکەین بەڵام بەر لەوەی لەگەڵ دکتۆر گفتوگۆ بکەین پاکێجێکمان هەیە سەبارەت بە شاری عامودای ڕۆژئاوای کوردستانە کە لە زۆربەی مزگەوتەکانی شاری عامودای ڕۆژئاوای کوردستان وتارێکی ڕۆژانی هەینی بە زمانی کوردی دەبێت ئەمە شوای کردووە کە زۆربەی خەڵکی ڕوو لەو مزگەوتانە بکەن هاوڵاتیانی ئەو شارە دەڵێن وتار خوێندن بە زمانی دایک وا لەوان دەکات بە ئاسانتر لە ئاین بگەن پێکەوە بینەری ئەم پاکێجە دەبین. ئەفجێ جامیا مەزنیا عامودەیە گۆتار ئەنگۆ خوتبەیە ڕۆژە ئینێ ji heyama 4 salan ve bi zimanê Kurdî tê gotin. Gotarbêj didin zanîn got Amûdê bajarekî Kurdnişîn e. Ji ber vê yekê şirovekirina xutbeya bi zimanê Kurdî mafekî rewa ye. 2011 بوو 2012 وێ شاغێ دەست پێ بوو من ئوستا عەبدولرەزاق ڕێبەدەکەی خەتیب بوو بە کورمانجی نیوی بە عەرەبی و نیوی کورمانجی بە عەرەبی دگۆ دوورۆکا بە کورمانجی ئەو ئایەتانە ئەو حەدیثانە شەرح دەکردن و ji wê şaxêdû heta aneka ev camiya mezin bi kurmancî yani sêre bê kurmancî çima nû milletê wê ego têl mêj dikin kuş kurmancî û ego ne kurmancî bijî bi kurmancî zane. Allahu ekber Allahu ekber. Raniya mizgeftên Amûdê gotar, dua û mûlid bi zimanê Kurdî têne xwendin. Vê diyardeyê Rûda piştî derketina hêzên girêdayê hikûmeta Sûriyê şnava bajêr yên got zimanê Kurdî di xutbeya înê de qedexe dikirin û camiya mezin yekî ji cihên pêşengiya vê xebatê dikin. Lewma ciwan û zarok bi awayekî berçav berê xwendin vê mizgeftê bi taybet di meha Remezanê de. قد بيجي آيات القرآن بزمان عربي بيجي وتفسير برمونجيد بيجي شخل كير أشكالات بين ناس دكن بيجي زيادتر مجال دين ناس دكن وبي قلك ترجي نفسيا جيك بي مرتاح دبيك وقتها بزمان مرور تشتغله ومرور تشتهاني ناس دكن مرور راح تيك الجمرو تشد بزمان عربي وعد ياخذ خطبه هات خندن قال لك جماعه بوش في خطبه هاني في منت كده خطبه مشكلات كده داخل مشكلات كحل دكت في كسي حاضر بيجي خطبه Xwendina gotara roja înê bi zimanê Kurdî roleke mezin li ser herhata lêmeşkiran dike. Gotarbêj ayatên Qur'ana pîroz û gotinên pêxember bi Kurdî şirove dikin. û ev yek belavkirina hîm û bingehên ola İslamî hesan dike. Lewma pêşbîne got ev diyar de li hemû mizgeftên Rojavayê Kurdistanê belav bibe. Hejar Seyid, Kurdistan 24, Amûdê. بەڵێ باسمان کرد لە تەوەری دووەمی پاشیف کە تەوەری تەندروستیە باس لە شێرپەنجە دەکەین بۆ دکتۆر باساک بەرزنجی پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە لەگەڵم دەبێت
دکتۆر بەخێر بیت. سپاس. دکتۆر لە پرسیار یەکەمان بە پرسیارێکی سادە بێت شێرپەنجە چییە و سەرهەڵدانی شێرپەنجە چۆنە؟ شێرپەنجە بریتیە لە زۆربوون و گەشەکردنی بەبێ کۆنتترۆڵی خانەکانی لەشی مرۆڤ. خانەکان هەموو خانەیە لە باری ئاساییدا زیادەکە گەشەکە بێ بە دوو هێندە سێ هەندە لە وەختێکی دێ خانەکان بەرەو داڕمانە ڕۆن و جاسەر لە نوێ دروست دەبنەوە بەس لە حاڵەتی شێرپەنجە خانەکان بە بەردەوام لە زۆربووندان بەبێ ڕاوەستان لەو فەیسی داڕمان و مردنەکەیان نامێنێ بەردەوام زۆر دەبن بەبێ کۆنتترۆل. کەواتە کە نامێنێن وەڕم دروست دەبێت چی دروست وەرم دروستە بێ گرێ دروستە بێ باشە کە قەبارەی خانەکان زۆرە بێ لە باری ئاسایی زیاتری خۆی خڕە بێتەوە کە خڕە بێتەوە لە شوێنێکە گرەیەک دروستە بێت. هۆکاری زۆربوونی ئەم خانانە چییە؟ چیوا دەکات خانانە زۆر بێت و چیوا دەکات تێک بشکێن؟ هەندێک هۆکارمان هەیە بۆ کە دەبێتە هۆی شێرپەنجە زیادبوونی خانەکان هۆکارێکیان هۆکاری بۆ ماوەیە جیناتە کە لە 1970 بۆ 10 نەخۆشەکان لەوانەیە بۆ ماوەی بۆیان مابێتەوە و لە جیناتەکانیانە بۆیان مابێتەوە دێتەوە سەرهەڵداتەوە خانەکان زۆرە بنگەشاکەن. هۆکاری دووەمیان کە بارە زۆرەکەیەتی ئەو هۆکاری دەرەچیە. هۆکاری دەرەچیش دابەژە بێ بەسەر ئاو هەوە ژینگەی خاوێن ژینگەی پیس و خاوێن تەسیراتەکانی لەگەڵ خواردن جۆری ژیان لایفستایل ینی چۆن لە ژیانە چەند وەرزشەکەی چەند نانەخۆی کاتەکانت چۆن سەرفەکەی شەو نخونی زۆر ئەمانە کۆمەڵێک هۆکاری ترکە وای لێ دەکات شێرپەنجە دروست بوو. باشە ویکتۆر تۆ باس لە هۆکارێک کردوتت بۆ ماوەیە ئەو کەس بۆ ماوەیە واتە مەبەستت لەوەی هەر کەسێک لە خانەوادەکەیدا نەخۆشی شێرپەنجەی هەبێت پێویستە ئەو زوو پشکنین بۆ خۆی بکات؟ زوو پشکنین بۆ خۆکردنەکەی چۆنە مەسەلەن بۆ ماوەی ئەگەر لە کەسی یەکەمی ناو خێزانەکەی بێ مەسەلەن بۆ نمونە دایکی باوکی خوشکەکانی براکانی ئەمە کەسی یەکەمی خێزانە کەسی دووەمە کاتە مام و خاڵ و پورەکانی ئەگەر لە کەسی یەکەمی خێزانەکەی بێ بۆ هەندێ جۆری شێرپەنجە ئەبێ لە زووتر لە سەرەتای تەمەنێکی زووە ئەبێت دەست پێ بکە بە تایبەتی بۆ نمونە بڵێن شێرپەنجەی مەمک لە ئافرەتان شێرپەنجەی مەمک ئەگەر توش بوو هەیبێ لە ناو خێزانەکەی لە کەسەکانی یەکەمیان هەیبێ ئەبێ زووتر دەست بە پشکنین بکە بە پشکنینی زوو بکە بۆ دەستنیشانکردنی سەرەتا بە ئاسانترین شێوە دەست پێ بکە لە ماڵەوە خۆی لە تەمەنی 20 ساڵیەوە خۆی فەحسی سینجی خۆی بکە. بەڵێ باشە دکتۆر لەگەڵم بمێنەوە دەچمە لای پێامێرانمان لە شار و شارۆچکەکان دەچمە هەرێکە لە نیعمەت ماڕوونسی لە بامەڕنێ لەگەڵما وەروە هاوکارم زەردەشت حەمێ لە نێو کەمپی ئاوارەکان لە کەوەرگۆسکەوە لە گەڵم دەبێت سەرتا دەچمە لای هاوکارم نیعمەت ماڕوونسی نیعمەت هەروەکو لە بەشی یەکەم یاخود لە تەوەری یەکەم لەگەڵم بووی لە نێو ئەو خەڵکی بامەڕنێ بووی ئێستاش دەتوانێت زیاتر گفتوگویان لەگەڵ بکەی فەرموو. بله افدامت باش که کو دیارک و پاشیوا ناحیه بامرنیجی جارک دی دست بکره و کو این بن حوالاتی یه پاشیوت خون لما و کو اشاره جی پیدا کو چونکی ناحیه بامرنی گره جهن دیروکی هنه گره جهن آینی له بوینه مسجد له بوینه مدرسه سال 1920 هات نو بکرن بوی چند امنده که وان جهه دیروکی بزنی کل ناحیه بامرنه هی ما مستعد زمان بیت ولی ببوره جیتی پاشیوت خوی ام بیشین او جهن دیروکی اوت یتمی جویی که وقتی خدا بامرنه نوکت چت ما بودن بوینه کیری داره بوده کیش که بوینه جهه بامرنه بخو جهه که دیروکیه یعنی دیروک اوت کشی تبتر 6000 ساله اول پی بلگنامه کتی الله پیرمدا که هبولا یا باور بشوکی پیشکفتی 6000 سالانه آنجا 4000 ساله بری میلاده
اوجی شو دمونک اینا دبوز پرتکو گیشه قصر کافری اندازیار جیولوژی عثمان ابراهیم خالد بری بو امریکا نک پروفسور روبرت فولک بشافته بو عفوا اوی تقریر خود یالویسی عملیه و عینه 6000 ساله طبيعي المدرسه صار 1920 هاتيه تكيال فيها هو مزقفته معمول بيش ما هي لا مزقفته بومنا مزقفته بومنا بري تكيويا ودبندو مزقفته كوديا هاي بين مزقفته بني جندي او وهي اولياء او دويه هاجا بيلا لوحيد يو كافنوريه الفيريت بيت يو بويا مزقفته انقاذت جهه ي باروستني هي بري اسلامي بري الجي ما يجي ديسانه كي جي بري باروستني هبويا بري بيتا مزقفت چونكي سال 18 شنيكو بصلبالتي 1918 او ابيديو مزقفتو جي بويه يهاتي خراب كرل دست خوش تو پاشیبا خوب بخوام چی ندف ریوبری ناحیه بزانی کنی چه پروژه هنه بو دورا ام بيجن یا ناحیه ما مستبب ولا او خو هندي البيرد متتن يعني اف دورا جلك آبادان ولا نو كامرود بينتن جلك یا ام بيجن یا کیمت بیتن پتریج 5000 کسال ویریجان نو که 200 مال هنه چه بیتکن چه پروژه کو ناحیه بشین جلك دی وی خلکی بزبرینه و بله بناوی خودی مزون دارم پراستی پروژه کوبو خلکی بینگرن اونا کوبتر ولی بکن خل بری خود تفیری جیان خلکی کیف تسر جیان و منطقه حتى حد كان بيجن زراعات يعني إهمال كثير المنطقة دفرة جيان خلك بترسل زراعات يعني ما كيف جوتيانه ما شو اللي خودتن دي بيت وقت برهمي وتشتكي باش بيفنايت براسي اكتشفت باش إيجابي أم بيجني هكذا كو في نفق البامر تونيل كو إكش بروجيت حكمتها هاجر بيت ذاكرن راسي دي بيت جهه خلك دي بقص كتي مثلا هم جانب زراعي هم جانب گشت و گذار بامر گلک یا نوونه گب مثلا گشتیاری يعني گشت و گذاری هاجر حکمت پروژه گشتیاری الفيري بلاين براستي يعني منظره گل بريكوبي كي جانته بس خمجي بيت اخرن دي جان خلك سر باش بيتن وكيدي ام بيجين بتر مساله كو برهمي خلكي هاجر كارجه الفيري منافيك معامله مثلا طيبتي معامله تعليبي الفيري هابيتن بو نمونه از بريشن رجا الجندي أبدي بني دوكيري قلت تقريبا بس أفصله 600 حتى 400 بكمة سيفا البني رزين وتشون حرامات اگر مثلا حرامات نينا جري منا امل فيل الكردستاني افريكانيا السعودي بيت امل فيل فخون امنا في بحشته ده واف مديرنا بيجي ناحيه فيري چند گندا بخوبت گيري بله 32 گندا بخوبت گيري تجوا 32 گندا 27 افانه افدي برداينات افانين بس موسم هاوي نتنه فيري بله زور سپاس بله يكي شغلاتيت بيجين بامرنه شميجه البامرني ام بيجين بوچي خركش بامرني چيتن که بامرني تتا چول كيرن سيد اولا بخير هاد نوات كاين كان ولوا 24 بومرني و هم جالك ممنوع سبوسوجي كان في اف شباب وليله القدر واف خيرات ينو في ام بيجات خوين حقيقه جهه اداريه نمو يا سيدو بري جهه اداريه جالك هبو يعني خلي اللي فجم معاملته وتجارته وحتى تركي وحتى بروريو جهه جوني ابو جهه خير وخيرات ابو امريكا طلب يوم همي او امي فيدورج حكمته اخو اف نفقه بهتا يفكرين لو بومرني بكي بومرني بشكل فيجيتافا يعني بومرني خلقت رافيجي جهه اداري نمويا جهه جوري نمويا جهه هكر اف نفقه هو بفكرين بكي جورا كودي عالم فجيو وفجم يوبوفا بله بله کوبان و کو دیارجی و کو اشارت پیدا جه همیا دا خازه و کو چنکی ناحیه بامرنی ام بيجين چنکی ناکفته سر چریک استراتژی ام بيجين و کو چید بر کا امیدوانا لو ما جی ودر بویا لو ما جی حتی نو که خلک که ودا خازت کتن کو جارا کدی بامر بیت آوا کرن چنکی بامرنی جی دیرو کا خو هيا دبر آبادینا بله کوبان بەڵێ سپاس بۆ هاوکارم نیعمەت ماڕونوسی کە لە بامەڕنەوە لەگەڵم بووی بەڵێ هاوکارم زەردەشت حەمێ لە قوشتەپە لەگەڵما وەروە هاوکارم بەرگەشت وەحید لە مانچستەرەوە لەگەڵم دەبێت سەرەتاش دەچمەوە لە هاوکارم بەرگەشت ئەم کاتت باش لە تەوەری یەکەمدا نەمانتوانی وێنەکان بە باشی بگوازیتەوە بۆ ئێستا دەتوانیت وێنەکان بگوازتەوە بەڵام ئەگەر بە کورتی بێ سوپاست دەکەین
قسمەتەوە دووشەوە بەهۆی ئەوەی کە هێڵەکانی ئینتەرنێت باش نییە بەداخەوە باش نایێت ئەگەر بە کورتی باسیەوە دەکەین کۆڤان کاتیشمان بدێت لە بەرەوەی خەڵکێکی زۆر لێرە بە تایبەتی ئافرەتەکانیش کە ئەم شەوە نەمانێشتۆ زوو بگەڕێنەوە ماڵەکانیان حەزاکە ئەم شەوی تاکە شەوی لەیلەتول قەدرە زۆربەی هاتوون بەو نیەتە کە بمینێنەوە تا شەو نوێژەکەن پاش سێ چارێک سەعاتی تر ساعتێک شەو نوێژە دوایی پارشێوەکەن و نوێژی سبێنێ دەکەن و ئەگەڕێنە ماڵەوە دەچینە شوێنەکانی تریش بەڵام مندێک ئافرەت لێرێ من دەمێت لەگەڵ ئەو قسە بکەم کۆڤان ئەمە مامۆستا شوێستانە خوشی کاک پشتیوانی کامێرەمانە مامۆستایەکی زۆر بڕێزە لە یەکێک لە قوتابخانەکانی ئەم شارە دەرس وانە بە قوتابیانی هەم ئینگلیزی ئەم وڵاتە هەم کورد هەموو نەتەوەکان دەڵێتەوە زانیاریشم هەیە لە نەوەتەکانەوە لە دەروێ بەڵام تاکو ئێستا کەلتوری خۆی دابوونەریتی خۆی جلوبەرگی خۆی هەمووی پاراستەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش زۆر چۆنە شەوانە چۆن بەشداری دەکەن والله کەلعادە ڕۆژانی پێش بەربانگ بە سعاتێکین بۆ ئێرەوەی تر لەگەڵ هەموو خوشکان لێرە کۆ دەبینەوە ئیتر بە پێی توانە هەر کەس ئەتوانێت لە ڕێی خۆیەوە شیرینی دروست دەکەن ش دروست دەکەن هەموو خوشکان پێکەوە و بعضێکی خواردنە هێنین لێرەتر بۆ هەموو کەسێک و بۆ هەموو خوشکان لێرە پێکەوە دانیشین و کۆبینەوە زۆر خۆشە و تەرایح پێکەوەکەنە تا کاتی تاوابوون و ئەنجا لەو ئەجوایکە هەیە هەزەکەی لە کوردستانیت کە هەموو بەتەکید مانگی ڕەمەزان زۆر خۆی مانگێکی زۆر پیرۆزە و لای ئەمەش زۆر خۆشە لەبەرەوەی هەموو ینی تر بەڕاستی کە کۆبینەوە وەکو وایەک لە کوردستان هیچ فەرقێکی جیاوازی نییە هەموو حەزەکەی هەر 12 مانگ بابێت ئەرە والله زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم زۆر شەوانە لێرە چەند دڵخۆشن کە بەشداری لە مانگی ڕەمەزان لە هەمان کاتدا لە بڵێن بەربانگ و هەروە لە پاشێوانیش بەشدار وەڵی کاکە گیان زۆر خۆشە یان پێشی ڕەمەزان بە 1-2 هەفتە خۆمان حاضر دەکەین کە بۆ مانگی ڕەمەزان و بۆ هاتنمان بۆ مزگەوتی شێخ ڕەئوف بەرزنجی و سنتەری مەولەوی زۆر خۆشە یعنی هەستێکمان هەیە باوەڕ ناکەیت چۆنە ینی زۆر کەیفمان خۆشە و خەڵکێکی زۆر دێ ئەنوا و ئەشکال خەڵکی تێدایە دەورا پشتی مزگەوتەکە هەمووش سۆمالینە هەمویان بە دڵێکی زۆر بە فەراحە و بە خۆشی دێن بۆ مزگەوتە بۆ بەربانگ عەرەبێکی زۆری تێدا کوردێکی زۆری تێدا بەڵێ هەموو ڕۆژێ خواردن بۆ تقریبان نێزیکی 300 نەفەر زیاتر خواردن ئامادە دەکرێتن و خوشکەکانیش دەستەکانیان خۆشبی شیرینی دەهێنن و ینی نوێژی تەراویح دەکەین ئەلحەمدولیلا ئێستا لە 10 ئەواخیر دەستمان پێ کردووە نوێژی شەو نوێژ ئەەکەین تەهەجود و بۆ هەتا نوێژی بەیانش ئەەکەین و سحور ئەەکەین پاشێ و نوێژی بەیانش ئەەکەین اینجا ئەچینەوە و زۆر شعورێکی زۆر خۆشمان هەیە ئەڵەی لە کوردستانی و دوعایەکی زۆر خۆش دەکەین بۆ هەموو کوردستان بۆ هەموو خەڵک بۆ ئێوەش بۆ قەناتی 24 سەرسەرمان زۆر سپاس ئەوەی کە هەموو دیمەنەکان ئەمانە ئافرەتم بەداخەوە کاتەکە کەمە دەمانەوێت شوێنی دیکەش بەڵام ئەمە هەڵدەگرین بۆ راپۆرتێکی تایبەت لەسەر ئەم مزگەوتە ئامادە دەکەین لە ڕۆژانی داهاتوودا ئێمە بینەرانی کوردستان وا دەکەین کە ئەو دیمەنانە ببێنن کە لەو مزگەوتە هەیە وەکو ئاماژەم پێ کرد کۆڤان من یەکەم مزگەوتە بەو شێوازە ببێنم کە زۆربەی هەرە زۆریان کوردن بەشێکی زۆریان کوردن نەکتەنها پیاوەکان ئافرەت و مناڵیش بەشداری لە نوێژ هەروەها لە بۆنە ئاینیەکان بە تایبەتی هەروەها نەتەوەیەکان لە مزگەوتە دەکرێت تەنها مزگەوت نییە وەکو سنتەرێکی ڕۆشنبیری کەلتوری فەرهەنگی کوردیش ئەمانە هەمویان لێرە کۆ دەبنەوە کە جێگای دڵخۆشی هەموو کوردانی بەریتانیا وڵاتانی ئەوروپا بە تایبەتی شاری ماچستەرە بەڵێ کۆڤان بەڵێ بەرگەشت سوپاس کە لەگەڵم بووی دەتوانیت پاکێجێک یان ئازلایڤێک لە نێوە مزگەوتە بکەی دەتوانی دواتر دیمەنەکان هەمووی بۆ ئێمە بشینی سوپاس بۆ هاوکارم بەرگەشت کە لە مانچستەرەوە لە یەکێک لە مزگەوتەکانی ئەو شارە لەگەڵم بووی بەڵێ دەسمە لای هاوکارم زەردەشت حەمێ کە لە کەم پیاوەرەکانی لە قوشتەپە لەگەڵما زەردەشت شەف باش ئاوارێن ئەوێ کەمپێچەوە پێشوازیە لە پاشیوێ دەکەن پاشیو لە جەموانە چەوەیە بەڵێ ئێڤار باش کۆڤان ئەز نا لە کامپا قۆشتەپە کو ئەv کامپ تایبەت یا پەنابەرên Rojavayê Kurdistanê û ser bi hewlê rêvaya herwiha nêzî 1500 malbatên Rojava lê dimîne. Bi rastî wekû hûn dibînin kerebe qut e lê em ê gelek malbatên Rojava li vil kom bûne dema şev dema
پاشیوه خو کوم دکن صبر خاطینن هر واجی خوش پاشیوه را آماده دکن لور دایک به تمن لور ازش دایک پرسم دایک من تبخواج کجام باجاری جروجاوی کردستانه نزدیکی چلغمه بله دای ازش پرسم اگر ام بجن فرق یا جداهی پاشیوه یا سحور روجاوا و لور چه فرقه خدي فرق نينا الفرجي خوارن هذا والزوزي زحف الحمد لله فرق نينا ونفرك تشا آمدت كن شاف ونشا دخون بروج حمود اشتهي الحمد لله والله الحمد لله حمود مرة بيجي تشا تقريبا من شا آمدت خوار ناس تفكم تخون فاسي وكاني فيسكا طحينة مربايا تشتي ولو استفكم تخون خوار زيتونين خوار ناس تفكم دين فاسي خوارنا قرانا مناخون في عازد بن چند روجنات البنابرية درباسكي چند نزيكي 3 سالايا افسی سالن تروجی الور در واسطه کی ت ماه رمضان دا ماه روجه دا ت رسالة نامه تا بو خلق نوعين چوني أوروبيين القامش لول روجاوات جوانا چد بيجي وجاجن كي مايا اي والله چد بيجن خدين بيريا وات كنو ام بيريا والله طي خد كنو ما ميت بيجن امس لافا الحمواد كنو بل اهلي ما ما بيريا اهلي خو كريا ما بيريا والله طي خو كريا بل وسكا والله طي ما باب ومن والله طي خو فقرها بانا بعد ندمان والله بله زور سپاس دایکا من لورجی خوشک از آگادارم گوت از یبا خفم دوا ماه روجه دا ون وکو دایکن روج آوا ون چه استنگیان دیبنن پاشی و دست ادخون ام خاراس وقت دخون پاشیوا والحمد لله روجي خوشا و باش دنیا گرم و کهربا قد به بس خودت قدینه بله اشتا پرس من روجه چاو در باس کن وقت تقول كهرباء قد به جانا كهرباء بشف قد به جانا جبروش قد به وكو نمنا انها ام بيجن ساعات ددي الشباب دما هوليريه كهرباء نها تنه اگر كهرباء تنه به ون چاو پاشي آمدت کن ام برشا حن پاشي بدينا ام دخون بله تاتر رساله که نامه که بو خلکن خوب بيجي اسلاف الاهلي خدكم بله وجاري رمضاني ام حمود سر مرصف درونشتن ام الفيديو تنينا ام بيريا اهلي خدكم ازقلك سلافالواتكم بله زور سپاس لورجی کوان تشتکی بالکیشی کو اف کچا پنابر جروجاوا باوی خو پیشمرگه نه حال ارکی خوی پاراستنه دگوت از استرانه که ببیجم کاش مرا بجت چه استرانه بیجه کرم استرانه از کردستان بیجم بیج از کردستانیم خوش دویا دلی همی کردانیم از کردستانیم خوش دویا دلی همی کردانیم رنگی مسورش خوینا شهیدا جوان و رندیم بوکا جیهانیم از اشته پرسم تگو باوی تا پیشمرگه دست خوش بود دنگی تو خوش بود تا چه نامه چه رساله بو پیشمرگه آن و باوی تاش پیشمرگه از چاوی اسلافه خوش پیشمرگه را تشینم و چاوی همو پیشمرگه یک بیک ماچتکم و ایرول جنگانا هر یکی دوری زاروگه خویا دوری مالباتا خویا از چاوی حدیث بیک ماچتکم اسلاف و رز حرمتش باوی خوره تشینم گلکی بریایی کریه دست خوش زور سپاس بله وکو تدید کوان اف جیانا پنابرین روجاوی کردستانه پاشیوه دما سحورا لهف کوم دبن اشخورا صبر خوب هن روجن خویل روجاوا ببیرتن بله کوان از دیگل تمه بله سپاس با اوکارم زردشت همه که لکم پیاورکان لقشتپه و لگلم بوی وروا سپاس با اوکارم نعمت مارنوسی که لبامرنی و لگلم بو وروا سپاس با اوکارم برگشت اکرایی که لشاری مانچستر و لگلم بوی سپاس با هاوکارانم بله دکتر دیمو لای جنابتان چند جور شێرپەنجەمان هەیە شێرپەنجە جۆرەکانی زۆرن هەر ئۆرگانێک و هەر بەشێکی جەستەی لە شێرپەنجەی خۆی هەیە شێرپەنجەی خانەکانی دەمارەخانەکان هەیە شێرپەنجەی ماسوولکەکان هەیە شێرپەنجەی جگەر هەیە ئیسیەکان هەیە هەر ئەندامێکی لەش و شێرپەنجەی خۆی هەیە هەرە مەترسیدارترینیان کامەیە مەترسیدارترینیان بەوەی کە بڵین کە جوابدانەوە و وەڵامدانەوەی بۆ چارەسەری زەحمەتە بۆ نوعە ئەتوانین بەو شێوەیە ئەتوانین پێناسەی مەترسیداریەتەکەی بکەین شێرپەنجەی
زراو بەڵێ شێرپەنجەی پەنکریاس ئەوانە وەڵامدانەوەیان بۆ چارەسەری بە زەحمەتە. ئەی کامیان چارەسەری ئاسانترە لەوانی دیکە؟ شێرپەنجەی مەمک پرۆستات چارەسەرەکان ئاسانترە، وەڵامدانەوەیان بۆ چارەسەری کیمیایی و هۆرمۆنی زۆرە. ئەی چارەسەری شێرپەنجەی پێست هەندێک شێرپەنجەی پێست هەیە دوو جۆریمان هەیە ئاسانن، هەر چارەسەرەکەیان بە نەشتەرگەری بۆ ماوەیەکی زۆر کۆنتترۆل دەکرێت. لە جۆرێکی تریشمانەیە کە پێی دەڵێن میلانۆما ئەو لە بەشە گرانەکەی شێرپەنجەی پێستە. ئەو گرێ یان خودت ئەو وەڕەمە کە دەری دەهێنن ئیتر وەڕەمەکیت کە دروست نابێتەوە لە شوێنی ئەودا؟ بەڵێ دروست دەبێتەوە. چۆن دروست دەبێتەوە؟ لەبەر ئەوەی کە پزیشکی نەشتەرگەری کە نەشتەرگەری بۆ نەخۆش دەکا و گرێکە دەرەهێنێ بە تەواوی ئەوەی بە چاو دەبیندرێ دەری ئەهێنێ، بەس چەند خانەیەکی بچووک هەیە کە بە چاو نابیندرێ ئەوانە ڕۆیشتون چوونەتە شوێنی تریان زیاتر قوڵتر چوونەتە ناوە. واتە ئەگەر هەیە بە یەکجاری نەمێنێت و ئەگەریش هەیە و بەردەوامیش بێت. ئەگەر هەیە ئەگەری سەرهەڵدانەوەی هەیە، بۆیە ئێمە ناتوانین کە پێناسەی شێرپەنجە ئەەکەی ناتوانین بڵین نەخۆشیەکە بنبڕ دەبێت. بەڵێ ئەی زۆر جار دەبیستین دەڵێن بۆ نمونە کە نەشتەرگەریەک بۆ کەسێک دەکرێهی شێرپەنجەی جاهی هەر کام شوێنێکی بێت، دەڵێن دوای 4 ساڵی دیکە ئەگەر سەر هەڵبداتەوە یان سەر هەڵنەداتەوە، ئەگەر سەر هەڵبداتەوەی دێتەوە، ئەگەر نا دوای 4 ساڵی تر نامێنێت. ئەمە چییە؟ شەرت نییە. ئێمە لە بەپێی ئەو داتایانە و ئەو دراسانەی کە کراوە، ئەو ستەدیانەی کە هەیە، چەند نەخۆش ژمارەی نەخۆش وەردەگیرێ، تەماشایان نەکرێت بۆ ماوەی 5 ساڵ 6 ساڵ لە سەدا چەندیان گەڕایەوە لەو ماوەیە احتیمان لەسەرەوەکەین ئەڵێن بەشە زۆرەکەی ئەوە نێ ئەگەر 5 ساڵی پەڕان دوای 5 ساڵ مەسەلەن دوای 4 ساڵ لە بەتای ئەویش گشتگیر نییە بۆ هەموو نەخۆشیەکە لە هەندێ بۆ هەموو جۆرەکانی شێرپەنجە. لەو مەسەلەن بۆ نمونە لە شێرپەنجەی مەم کاکە ئێمە وتمان بۆ ماوەی 5 ساڵ ئەگەر نەگەڕایەوە ئێستاش ناتوانین بڵێن هەر ناگەڕێتەوە. بەڵێ جارێکی تر لەوانەیە دوای 10 ساڵ 15 ساڵ سەر هەڵداتەوە، بەڵام لە 5 ساڵی یەکەمی کە نەگەڕایەوە ماوەی سەرهەڵدانەوەی درێژتر بۆ سەرهەڵدانەوەی درێژتر دەبێتەوە. نەگواتە هیچ زەمانێکی دیاریکراوی نییە. نەخێر ئێمە ناتوانین بەس 5 ساڵەکە ئەوەیە کە ئێمە بەستیم بەو داتایانەوە بەو دراسانەی کە کراوە لە دەرەوە بە پێی ژمارەی نەخۆشەکە. باشە زۆر جار دەبینین دەڵێن شێرپەنجەی گەدا با بڵین سەرکەوتوو نابێ، هۆکارەکەی ئەوەیە کەم تەرخەمیەکە لە کەسەکەیە یانەوەتە کەم تەرخەمیەکە دەگەڕێتەوە بۆ لای پزیشکان. کەم تەرخەمیەکە لە پزیشکانە چونکە خۆراکەکە ڕاست چەوخۆ دەچێتە نێو گەدەی مرۆڤ ئات پێتان وایە ئەو ڕێنماییانەی ئێوە دەیدەن ئەو جێبەجێی ناکات یاخودەوەتەیە کەم تەرخەمی لە نێوان لەلایەن پزیشکان بۆ سەرهەڵدانەوەی کەم تەرخەمیان بەهۆی توشبوون بە نەنە دوای نەشتەرگەری کە سەر هەڵبداتەوە کە سەر هەڵداتەوە ئەوە کەم تەرخەمی نە پزیشکەکەی ئینە ئینە خۆشەکەی هەروەکو باسم کرد بەشێک لە خانەکان هەردەمێنێتەوە بۆ ئەوەی جارێکی تر سەر هەڵبداتەوە. تۆ ناتوانانی کاتە و خانانە چۆن لە نێو دەبدرێن ئەو نەشتەرگەری کرا چارەسەری دیکە چییە؟ بەڵێ ئەجا پرسیارەکە زۆر جوان بوو. پاش نەشتەرگەری لە زۆربەی حاڵەتەکانە ئێمە چارەسەری کیمیاوی ئەدەین بە پێی پرۆتۆکۆلی تایبەت بۆ ماوەیەکی دیاریکرا و 3 مانگ 6 مانگ چارەسەری کیمیایی ئەدەین چارەسەری کیمیایی دەین بۆ ئەوەی ئەو خانانەی کە ڕۆیشتون بە چاو نابینرێت دیاریش نییە بە هیچ فەحسێکیش تۆ ناتوانانی بزانی ئەو خانە بچووکانە ڕۆیشتونیان نا بۆ ئەوە چارەسەری کیمیایی ئەدەین وەکو پارێزگاریەک بۆ ئەوەی ئەو خانانەی کە دوور دەستن ڕۆیشتون لە شوێنی نەشتەرگەریەکە نەماون بیان کوشت. ئەو چارەسەریە کیمیاویانە چین حەبێن دەرزیە کامەیە حەبش هەیە و دەرزیش هەیە بەس بەشی زۆری دەرزی کاریگەری لەسەر مرۆڤەکە چی دەبێت ئەم دەرزی و یاخود ئەو حەبە کیمیاویانە
هەموو دەرمانێک کاریگەری خراپی لەسەر نەخۆشەکان هەیە بەس بەڵام دەرمانی کیمیایی کاریگەری خراپەکانی زۆر زیاترن لە دەرمانەکانی تر. کاریگەریەکانی تەسیر لە مۆخی ئێسکەکە ئەبێتە هۆی کەمبوونەوەی خوڕۆکە سوورەکان، خوڕۆکە سپیەکان، خەپلەکانی خوێن، ئەبێتە هۆی ئادنە خوارەوەی سیستمی بەرگری لەشی مرۆڤ، ئەبێتە هۆی تێکچوونی ئەنزایمەکانی جگەری یان ئیشکردنی گورچیلەکانی یان ئەوە تا بە شێوەیەکی تر لە شێوەکان لە هەندێک کاریگەری لەسەر هۆرمۆنات هەیە؟ بەڵێ کاریگەری لەسەر هۆرمۆناتیش هەیە و کاریگەری لەسەر پێستی مرۆڤیش هەیە. بەڵێ ئەو دەمارەکانی لە هەرێمی کوردستان چارەسەری شێرپەنجە بۆ هەموو جۆرە شێرپەنجەیەک هەیە؟ بۆ هەموو جۆرێکی شێرپەنجە چارەسەریمان هەیە بەس بەداخەوە بەهۆی ئەو قەیرانە ئابوووریە ئێستاوە ئێمە ناتوانین کە ئەگاتە ئەو شوێنەی لە سەرەتاییەکانی تا بەشێکی ئەتوانم بڵێن بۆ زۆربەی تا ناوەڕاستی بەس ئێستا بەهۆی ئەو قەیرانە داراییەوە هەندێک دەرمان هەیە کە نرخیان زۆر گرانە سا ناتوانین بۆ نەخۆشەکانمانی دابین بکەین. بەڵێ سپاس بۆ دکتۆر باساک بەرزنجی پسپۆری نەخۆشەکانی شێرپەنجە کە لە تەوەری دووەمدا لەگەڵم بووی. سپاس زۆر سپاس دەستان سپاس. بەڵێ پاشیف بەردەوامە هاوکارم بەرگەشت ئاکرەی لەگەڵم ماوەتەوە لە شاری مانچستەر. بەرگەشت باس لەوە کردووە کە ژمارێکی زۆر موسڵمانان لەوێن تۆ دەتوانی ئێستا قسەیان لەگەڵ پێ فەرموو. کۆمان ئەو شەوە واستانێ ناهێنم خەم نەبێ ئەو بەشێکی دیکەی ناو ئەم مزگەوتەیە ئەوەی کە دەبینێن ژمارێکی زۆر کورد لێرن بە جلوبەرگی کوردیەوە لە پاڵ ئەوەش نەتەوەکانی دیکەش لێرن. من بە کورتی یەک دوو ئەوانەی کە دانوێ قسە بکەن لەبارەی ئەوە ئەف دەمێتە بۆر بووی دناف مزگەفتەوە شەوا چاوەتێنە ئێران چتکەن چەند دڵخۆشی و کوردێک دناف مزگەفتەکە کوردی داخودی دەست پێکێ بخێر هاتنە کەناڵی هەوەتکەن کەناڵی کوردستان 24 ئەس ڕەمەزانە پیرۆز لە هەر چهار پارچەت کوردستانی پیرۆز دکەم تایبەتی لە خەلکێ دهۆکێ و کەس و کارت خۆ ڕاستی ئەم هەر شەوت ڕەمەزانتی ناویری ئەم کۆمبین ئەم خواردنت دانین بوومە میێوانتێن ئەم خێر هاتنەوەناتکەین وەکی gelek me cê dilxuşî ye ku mizgefteka me Kurda bi navûdengtirîn mizgefte li bajêra Manchester û xelek hemî qestametken Ereb Kurd li gelek biyanî. بە کورتی ئەگە پێ سانێتر و دەگەڕێم من بەخێراتتان دەکەم بەڕاستی من دەمێ بڵم جگای شانازیە بۆ ئێمە کورد کە ئەمڕۆ نەتەوەکانی کەمان لێرە کۆ کردوتەوانێ بە کورد و عەرەب و پاکستانی و الحەمدولله ئێمە کورد بە خەڵک دەناسێن لە ڕێگای دینی ئیسلامی پیرۆزەوانێ کە کوردایی من لێبوردە بووە کوردایی من خەڵکانێک بۆ برایەتی بیستووە. دەستپاش من حەز دەکەم قسە لەگەڵ هەمووان بکەم بەڵام کاتەکە زۆر کەمە یەک خولێکیان داوتە من هەر یەکە 5 سانیش دەدەمە بەڕێستم دەگەڕم. لەوە لە بینەرانی خۆشەویست ئەوەی کە لێرە بینیتان بەڕاستی پامێکی پیرۆزەکە ئێمە کۆنتین کلێسایە لە شاری مانچستەر کردومانە بە مزگەوت بۆ کورد و بە هەموو موسڵمانانەوە پیرۆزەکە یەکتر قبولکردن لێرە ئێمە زمان و کەلچەر و هەموو شتێکمان جیاوازە بەڵام ڕێگادراوە کە نیسەیە بکەین بە مزگەوت ئەمەش بۆ کوردستان زۆر میمە. زۆر سپاس بەڵێ کۆڤان دەگەڕمەوە ئەو قەیرانەدارایی کە بواری تەندروستی گرتوتەوە کە دکتۆر باسی کرد لێرەش لە ڕووی ئاینەکەشی گرتوتەوە بۆیە لێرە شوێنێکی تایبەتیان کردووە بۆ کۆکردنەوەی پارە هەروەها هاوکاری بۆ مزگەوت و بۆەوەی ئەو مزگەوتەوە بەردەوام بێت بۆیە ڕۆژانە زۆرێک لە خواپێداوان خێرخوازان کە دێنە مزگەوت هاریکاری ئەو مزگەوتە دەکەن بۆی ئەو مزگەوتەوە بەردەوام بێت و موسڵمانان لە تەواوی ئەو شارە بە تایبەتی کوردەکان ڕوو لەو مزگەوتە بکەن. بەڵێ کۆڤان. بەڵێ سوپاس بۆ هاوکارم بەرگەشت وحید کە لە شاری مانچستەرەوە لە بەریتانیا لەگەڵم بووی. سپاس بۆ میوانەکانشت. بەڵێ پاشیوی ئەم شەو بە کۆتا هات کە خۆی لە دوو تەوەر دەبینیەوە تەوەری تەندروستی وەروە تەوەری ئاینی کە باسمان لە ئاشتی و پێکەوە ژیان کرد لە تەوەری ئاینی و لە تەوەری تەندروستیش باسمان لە شێرپەنجە کرد وەروە تۆڕی پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان وەرگرت. پاشیوی ئەم شەو بە کۆتا تا پاشیوێکی دیکە هەر لە خۆشیدا بن.